بەرنامانی ئەنجومەن جێبەجێکار و سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر زۆر بە خێرایی جناتان دەکەین زۆر سوپاسان دەکەین کە ئازێتان کێشا لەو دوای نەوڕۆیە هاتینەتە ئێستا وەک یەکگرتووی ئێمە گوێبیست و گوێکراوە بین لە هەر تێبینی و سەرنجێکە لای جناتان دەدەبڕدرێن وەک معلوم لای جناتان یەکگرتووی ئیسلامی کوردستان کە وەک منطلق فکری یان کە انطلاقة حركية هل هم إنه وصلت روشنبيري سري هذا دروز بو بويا أجواء روشنبيري غريبين اللي يقولوا روشنبيران غريبين اللي يقولوا إسلامي كردستان هل بو منطلقة وبو رؤية يقولوا إسلامي كردستان هردم جوش هو بو أو بيبستي روشنبيران وقلم بدستان بسم الله حظ وتستبيني كان هي رسالة يقولوا إسلامي كردستان بيخنرو أم روش برز جناب من داري قشتي جوابستي وتاري زناتن دبيت ملام دواء أو كبرزيان وتارك پێشکەش دەکاتن دواتر دێنە سەر گوێگرتن لە پرسیارەکانی جەنابتان فەرموو وەستتان ئامادەبوانی بەڕێز خوشکان و برایان السلام علیکم ورحمة الله بەخێر هاتنی هەموو لایەکەکەین دەستخۆشیتان لێکەین سوپاسیشانەکەین کە وەختتان دا بە ئێمە و ئینشاءالله گوێبیستی بۆ چوون و تێڕوانین و پێشنیار و ڕەخنەکانیشتانە بین زۆری سوپاسانەکەین کە ڕاشکاوانە و ئەوەی کە پێتان باشە یەکگرتوو بیکە یا ئەوەی کە هەتانە دەربارەی بارودۆخ کە لە کەناڵی ئێمەوە ببیسترێ و بگاتە شوێنی تریش سوپاسانەکەین کە درێغیمان لێ مەکەن ومێدەوارین کە لێرە لە پایتەختی کوردستان ئەم دیدارە مانایەکی جوانی خۆی ببێ کە سوپاس بۆ خوا لەگەڵ ئەوەی کە ملاحەزات و تێبینی زۆرە لەسەر ئەدا و لەسەر بارودۆخ بەگشتی و بەڵام بەشی ئەوەنەش گەشتبینی و ڕووناکی هەیە کە پێکەوە بتوانین گوێ بۆ یەک بگرین پێکەوە بتوانین قسە بۆ یەک بکەین پێکەوە بتوانین بۆ یەک خەمەکانمان هەڵڕێژین و بە متمانەوە مامەڵە لەگەڵ یەکتر بکەین بۆیە ئەمە بە ئاماژەیەکی ئیجابی ئەبینم کە لێرە دانیشین وەکو چۆن لە سلێمانی لە خزمەت ئەو بەڕێزانەی ڕۆشنبیر و ڕووناکبیر و نووسەر و سیاسی سلێمانی دانیشتین گوێمان لێگرتن ڕاشکاوانە قسەی دڵیان کرد پێمان خۆش بوو لێرەش ئەوە بکەین بۆیە ئەمە تاوکارە بۆ پرۆسەیەکی بنیاتنەر و نقطە سەریدێڕێکی باش لە ڕەوتی کار و حاڵەتە سیاسیەکەی کە هەمومان ئەزانین لە بنبەستێکایە چەقبەستوویەک هەیە لێک حاڵی نەبوونێک هەیە لە دوور تەقەکردن و لە دوور ئاماژەکردن بۆ عیب و عاری یەکتر هەیە گفتوگۆ داخراوە مێزی گفتوگۆ چۆڵە سەرشاشەی تەلەڤیزیۆنەکان ڕەخنەباران ئەکرێ بەڵام لە نزیکەوە قسەمان نییە بۆ یەکتری ئەمە بێگومان هۆکاری زۆری هەیە بەڵام کورتەکەی ئەوەیە کە ناسیحی و ناتەندروستە و ئەبێ بۆستین لەم حاڵەتە بەرەو ئاراستەیەکی تر بچین هەموو ئەوەی کە ڕووی داوە لە کوردستانە و هەیە ئێستا لە دەستکەوت و لە بەرهەم و لە ئەنجامی کۆش و تێکۆشان و حزوری هەموو لایەکە لایەک ناتوانێت خۆی بکا بە ساحەبی جوانیەکان یا ناشرینیەکان طبعا کەم و زۆریش هەیە ڕێژەییە ئەوە شتێکی سروشتی و تەبیعیە وتنی پێویست نییە بەڵام خۆبەریکردن و خۆفریشتەکردن
ڕەوشێکی هەڵەیە بە تایبەتی بۆ هێزە سیاسیەکان، بە تایبەتی تر بۆ ئەو هێزانی کەوان لە حکوومەت و حکوومەتیان پێک هێناوە ئەو پێنجلایەنە، و بە تایبەتی تریش بۆ ئەو دوو هێزە دەسەڵاتدارە کە 25-26 ساڵە دەسەڵات لە کوردستانە لای ئەوان بۆ و بەشی خەڵکیان داوە ئەو ئەندازەی کە بەشداری خەڵکیان کردو. بەشدارکردن لەگەڵ شەراکەت زۆری فەرقە، بەڵام لەگەڵ ئەوەش وەکو عەرزم کرد هەموو بە شێوەیەک لە شێوەکان بەشدارین لە جوانیەکان لە ناشرینکردنەکان. ئەوە وەکو مێژوو وەکو تەحلیل و جێڕانەوە عیبی نییە، عیبرەتی لێوەرگرین. بەڵام ئایا ئەمە تاکەی بڕوا، تاکەی بوەستین بەدیار ئەم وەسفکردن و تەوسیفەوە، تاکەی بەردەوام بین لەسەر لێک دابڕان و لێک دووری، تاکەی موئەسسەساتی ئێمە تەعتیل بێ، پەرلەمان کە شانازی و فەخری هەموو لایەک بوو لە شەڕی ناوخوا لە بیرتان بێ نەوەستا، بە هەر حاڵەتێک بە هەر شێوازێک بوو پێکەوە لیکێنرا و کاری کرد، ئێستا تەعتیل بووە. یان ئێستا تەراجوعێکی گەورەتر کراوە لە جاران. ئەو وەستانەی پەرلەمان ئەبێ هەموو لایەک داشڵەکێنێەوە، هەموو بەرپرسیارەتی لە ڕووی ئەوە هەست پێ بکەین. ئەو جەدەلەی کە چێ کردی و چێ دایخست و چێ بوو بە سەبەبکار و چێ زەمینەی ساز کرد و چێ ئەو حکایەتە پێم وایە زۆر وتراوە و کاتی تەواو بووەوە. کاتی ئەوەیە لەم هەلوو مەرجە لە کۆتایی ئەو جەنگە پڕ لە خارەمانی و نەبەردیەی کە پێشمەرگە کردیان هەموو لایەکمانیان سەربەرز کرد، بە خوێنی خۆیان کوردستانیان پاراست لە دەستی چڵکن و پیسی داعش و ناحەز و هەڕەشەیان دوورخستەوە. لەم هەلوو مەرجا کە داعش بەرەو تەواوبوون ئەچێ، حزوری داعش لە عێراق و لە ناوچەکە، و ئەو ئاوردانەوەی نێودەوڵەتی کە هەیە بۆ کورد و بۆ ئەو حساب بۆکردنەی کورد، ئەوش بێگومان بەسراوە بەو مەوزوعەوە، ئەوش ئەبێ حسابی بۆ بکەی. لەم کاتە کە نەمانتوانی چارەسەر بدۆزینەوە و خێرا پێی بگەین، لەوە خراپتر ئەوەیە کە لایەنە سیاسیەکان خۆشیان چەند بەش و دوو بەشە بن، لە ناو خۆیانە حاڵەتێک دروستە بێ کە تەلاوم و یەکتر عیبدارکردن و یەکتر تۆمەتبارکردن و ڕەمزیەتی یەکتر شکاندن، ئەمەش بۆتە مۆدەیەکی بەربڵاو و بەرتەنشەنەی کردووە. و بەم ئاقارە بڕوە ئەوەی کراوە زۆری لە دەست ئەچێ، کاتیش بەسەرە ڕوا، و ئێمە ئەو دەرفەتانەمان لە کیسەچێ، یا ئەگەر بەلکاندن بمانەوێت لە کیسمان نەچێ، بەڵام زەرەری گەورە کەلەتبوون دابەشبوونی ئەم هەرێمە کە جوهدێکی زۆر سەرفکرا بۆ ئەوەی یەک هەرێم بێ، بەڵکو شوێنانی تر پارچەکانی تریش سوود لە تەجروبە و ئەزمموی باشوور وەرگرن. باشوور خۆی نەتوانێ ئیدارەی قەیرانەکانی خۆی بکە، نەتوانێ یەک ئیدارەی خۆی بپارێزێ، نەتوانێت دەرفەتەکان جوان استیقبال بکە، نەتوانێت تەحەدیەکان ڕوبەڕوو بێتەوە بە جوانی. نمونەیەکی ناتەواوە و حەیفیشە دوای ئەم هەموو فرسەتە و ئەم هەموو هەلوو ڕەخسانەی کە هەیە. بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان
و لە ساڵیادی 23 ساڵەی یەکگرتووە خوازیارین کە ئەم قۆناغا و ئەم ساڵی 2007 ساڵی چارەسەر بێ، ساڵی ڕێک و پێکردنەوەی ناوماڵی کورد بێ، ساڵی ئەوە بێ کە هەموو لایەک ڕۆڵی ئیجابی ببینین، چاو بنووقێنین لەو شتانی کە ڕوویدا، عیبرەت لە مێژوو وەرگرین، عیبرەت لە خەڵکانی تر و ئەزمموی وڵاتانی تر وەرگرین، فرسەت و دەرفەتەکان باشتر سوود لێ وەرگرین و ئەگەر ناکۆچی و ناڕەحەتیەکیش هەیە هەندێکی نەفسی و شەخصیە، هەندێکیشی ممکنە لەسەر مەسەلەی تەواو بێ، مەسەلەی بژێوی، مەسەلەی گەندەڵی، مەسەلەی چاکسازی، مەسەلەکانی دیموکراسی هەمووی دروستن بەجێن، بەڵام چۆن بۆی پچی و چۆن چارەسەری بکەی ئەوش باسێکی گرنگە. گرنگە چۆن دەست ئەبەی بۆ چارەسەر. قەیرانێکی گەورەیە کە نەتوانین چۆن چارەسەری قەیران بکەی، چونکە قەیران یعنی حەدەس، یعنی ڕووداوێک کە نەخوازراوە، یعنی ئەو شتێک کە زەرەر ئەدا لە تاکێک یا لە کۆمەڵگەیەک یا لە لایەنێک یا لە کۆمەڵگە بەگشتی یا لە دۆزێکی نەتەوەیی وەکو کە ئێمە هەمانە ئێستا. ئەم ڕووداوانە، ئەم قەیرانانە کە دروستە بن، چەندە تەشخیص و تەوسیف و باسکردنی لایەن و دیوەکانی ئەو قەیرانە گرنگە، ئەوەندەش گرنگە ئیرادەیەک ببێ بۆ چارەسەر، ئیرادەیە ببێ بۆ ئیدارەی ئەو قەیرانە. ئیدارەی قەیران ئەویش بەڕاستی بەرنامەی ئەوێ، پلانی ئەوێ، بە لە پێش هەمویانەوە ئیرادەیەکی بەهێزی ئەوێ، نیەتێکی باشی ئەوێ و چاونوقانن لە بەعزێ نوقسانی و بەعزێ ملاحەزات لەسەر یەکتری ئەوێ. بۆیە ئومێدمان وایە کە بتوانین بگەین لە خلالی ئەم گفتوگۆیە بگەین بە بەعزێ لەو بیر و بۆچوون و پێشنیار و ڕخنانەی کە ئەمان گەێنێ بە یان نزیکمانە خاتەوە لە چارەسەر. یەکگرتووی ئیسلامی هێزێکی کۆمەڵایەتی سیاسی لە ساحەکایە، بێگومان بەرنامەی خۆی هەیە بۆ تاک، بۆ کۆمەڵگا، بۆ خێزانەکان هەموو لای ئاشنا بوون. ئەوە 23 ساڵە لەگەڵی. پێویست ناکە ئێمە یەکگرتووتان پێ بناسێنین، بەڵام پێویستە کا بڵین یەکگرتوو ئەمڕۆ لە بەردەمی مەسئولیەتێکایە کە بە حکمی مەوقعی، بە حکمی ئەوەی کە لە دەڤەرەکان لە بە بەربڵاوی حزوری هەیە، بە حکمی ئەوەی کە لەگەڵ لایەنە ئیسلامیەکان بە شێوەیەکی جدی لە کارایە بۆ یەخستنەوەی ناوماڵی ئیسلامی و یەک چاوکردنەوەی لایەنە ئیسلامیەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ واقع و لەگەڵ ساحە و لەگەڵ ئەرکەکانیان و پەیوەندیەکانمان لەگەڵ هێزە سیاسیەکان، هێزەکانی دەسەڵات و هێزەکانی سیاسی بەگشتی پەیوەندێکی سروشتی و بەڵکو ئیجابی و درست و لەبارە بۆ ئەوەی یەکگرتوو بتوانێت ڕۆڵێکی باشتر ببینێ. بۆنەی ساڵیادی یەکگرتووەکەینە فرسەتێک بۆ گوێگرتن لە بەڕێستان و بۆ ڕوونکردنەوەی ئەو تەساؤلاتەی، ئەو سەرنجانەی کە ڕەنگە پێویستی بەس ڕوونکردنەوە ببێ، ئەوەش کە ڕەخ نەبێ و پێشنیار بێ و بێگومان ئەیخینە سەرمان و وەریەگرین، سوودیشی لێ ئەبینین. و ئەو چاوەڕوانیانەی ئەوەی کە ئێوەی بەڕێز یا هەر هاوڵاتیەک بە هەر ڕێگەیەک بتوانێت پێمان بگەێنێ، ئەو چاوەڕوانیانەی کە لە یەکگرتوو هەیە، لە قیادەی یەکگرتوو هەیە، چی بکا باشە،
چی بکە چونکە واقعەکە معلومە تەوسیفی پێویست ناکە چی بکە باشە بۆ ئەوەی ئەم حاڵەتە چاک بکرێ ئەم ناکۆکیە کۆتایی پێ بهێنرێ ئەم ساحەیە بێتەوە سەر سکەی خۆی ساحە سیاسیەکە پێنج لایانی پێکهێنەری حکوومەتێکیان پێکهێنا و پەرلەمانیان ئیدارە کرد و بەو شێوەیە کە هەموو ئەزانێ بەعزێ خەلەل و بەعزێ ئشکالات دروست بوو کە بەعزێکی تەکنیکیە بەعزێکیشی ڕەنگە لەسەر تێڕوانین و بۆچوون و ڕوئیات جیاواز بوو بێ بەعزێکیشی ئەتوان بڵێم لە ئیدارەکردنی حەدەس و لە ئیدارەکردنی گرفت و لە ئیدارەکردنی شێوازی ئیدارەکردنە ڕەنگە هەڵە بوو بێ کە هەر ئەچێتەوە سەر مەسەلە تەکنیکیەکان بە نەتیجە مەوزوعەکان زۆر گەورە نین بەڵام لە خۆمان گەورە کرد جورئەتی پەخستنی پەرلەمان جورئەتێکی گەورە بوو تاوانێکی گەورە بوو بەڵام بووە ئێستا هەیە بەم شێوەش بێدەنگ بین هەر ئەڕوات خۆ ئەبێ لە شوێنێکا بڵێن بەسە ئیتر حکوومەت بەو شێوەیە کە هەیە ناتوانێت ئەدای تەواو بێ لە بوارەکانی بژێوی و موچە و لە زۆر بوارە لە مەسلەی گەندەڵی و ئەو شتانی کە پێویست بە وتن ناکە هەموو ئەزانین کە خەلەل هەیە شکالات هەیە گیر و گرفت هەیە ئەمە وامان لێ نەکا کە ڕەشبین بین وابزانین دنیا ئاخر بووە لە هەموو دنیا مەشاکل هەیە بەڵام عەقڵی ئیدارەی چارەسەری مشکلە جیاوازە لای ئێمە گرفتی عەقڵی ئیدارەی چارەسەرمان هەیە زوو زوو ئەچینەوە سەر کۆنەخین زوو زوو ئەچینەوە سەر تاریخ زوو زوو بە کۆنەخین شەڕەکەین زوو زوو ئەچینەوە سەر دووبەرەکی و چەند بەرەکی بەو خەلفیەیە ئەم واقعی ئەمڕۆ دروست بوو پێویستە بە جورئەت بیر لەوە بکەینەوەی نوێ تەحملی ئەمە ناکە ئەوە زۆری باری کرد و کۆچی کرد و چووە دەرەوەی وڵات زۆری ئەمڕۆ بێکارە و خەریکی لە بەتاڵی و بێکاریە وا لە ئەزما بژێوی ملت موچە خۆر گەیشتە ئاستێک کە تەحملیان نەما بایکۆتەکان فایدەی نییە بایکۆت ناکا فایدەی نییە نازانێت چی بکە دەوامەکە دەوام ناکە ئەمانە هەموو ئەزەماتن حاڵی سیاسیەکانیش ئاوا بێکە هەیە بەم ناکۆچیە خراپتر ئومێد نامێنێ بۆیە پێکمانەوە بێ بۆ چارەسەر بگەڕین من نامەوێت وەختی زۆرتان بگرم چونکە پێم خۆشە زۆرتر گوێ لە جەنابتان بگرین جارێکتر بە خێرهاتنی هەموو بەڕێزانەکەین زۆریش پێمان خۆشە کە ڕاشکاوانە گوێمان لێتان بێ زۆر سپاس سپاس بۆ بەڕێزم دەرگەشتی ئەم بەدوام پێتان باشە جەنابتان ئەوە بەڕاستە خۆ لەسەر شاشەکان بڕواتن یان ئێمە کامێرەکان ڕابگرین و جەنابتان قسە بکەن کەیفی جەنابتانە ئێمە فەرقی نییە بەڵام بێگومان شەفافیت باشە جا نازانم ئەمەیان لەناو ئەم هەموو شتانە بەس ئەمەمان شەفاف بێ هەر باشە ئێمە لە سلێمانی وامان کرد مباشر بوو لێرەش وا بقیت زۆر باش دکتۆر فەرسەد جەنابی مامۆستا دەستەکانت خۆشبی پیرۆزبایی لە هەموو برادەرانی یەکگرتووی ئیسلامی دەکەین بە بۆنەی ڕاگەاندنی یەکگرتووی ئیسلامی دەستخۆشیش لەو تێڕوانینە بەرپرسانە و واقعیانەی جەنابی مامۆستا دەکەین دەستت خۆشبی جارێکی تر طبعا جەنابی مامۆستا ئێمە ئێستا لە بەردەم کاتێکی زۆر هەستیار و کەم داین ینی کات لە بەردەممان کراوە نییە بۆیە
یان دەبێ ڕێک بکەوین و بەڕێکەوتن بەرەو هەڵبژاردن بڕۆین یان دەبێ ڕێک بکەوین و ئەو کێشە ئانیانەی ئێستا دەتوانین حەلیان بکەین ئەوەی پەیوەندی بە گوزەرانی خەڵکە ئەوەی پەیوەندی بە چاکسازیە ئەوەی پەیوەندی بە علاقەی ئێمە لەگەڵ بەغدا ئەوەی پەیوەندی بە ئەو لەویەتانەوە هەیە ئێستا لەسەر ڕێککەوین ئەوانەی تر کە پەیوەندی بە مەسەلەی حکومڕانی و سیستەمەوانە هەیە بیخەینە مەرحەلەی دووەم و بە شێوازی نووسینەوەی دەستورە یان هەر شێوازێکی ترە یان ڕێک بکەوین و هەڵبژاردن تۆزێک ببینە پاش تاوەکو و دەرفەتێکی باشتر دروست بکەین یان ڕێک نەکەوین و ئەو وەزع بەو شێوەی ئێستا بیت بە تەسەوەڕی من ئێمە ڕێک نەکەوین و وەزعەکە بەو شێوەی ئێستا بێت لە ئایندەی زۆر نزیک کۆمەڵێک دەرگای داخراوی خراپ بە ڕوومان دەکرێنەوە ئەویش ئەوەیە کە ئێمە تەمەنی پەرلەمانیش کۆتایی پێدێ بە پەکراویش پەرلەمانە کە تەمەنی شەرعی هەبی باشترە لەوەی کە پەرلەمانە وادەی شەرعی لەدەست بدات واتە مؤسسەیەک کۆتایی پێدێ و لە نەتیجەی ئەویشدا مؤسسات تریش کە بە یۆگرێدراون کۆتاییان پێدێ بۆیە ئێمە ئەو کات لەوانەیە لە گەڕانەوە لە بەرەی کوردستانی نزیکتر بین لەوەی کە ئێمە لە مؤسساتی شەرعی و قانونی ببینینەوە و ئەو کات انتخاباتی بەغداش دێتە پێش مانجی چاری 2018 ئایا لەوێ چ دەکەین بۆیە بە تەسەوڕی من ئێمە دەبێت ئیستیغلالی ئەو چەند مانگەی کە لە بەردەستمانی بکەین بۆ ئەوی تووشی ئەو دوریانە نەبین بۆیە دەستخۆشیت لێ دەکەین ئەو جم و جۆڵە ئەو ڕاوێژکردنە کارێکی زۆر باشە بەڵام دەبێت لە بیر نەچێت کە ڕۆڵی یەکگرتووی ئیسلامی بەو تەبیعەتە سروشتیەی بەو سروشتە ڕاستەقینەی کە خۆیەتی ئەتوانن ڕۆڵێکی ئێزگار گەورە ببینن و پێم وایە ئەو شێوازە تەقلیدیەش لە سەردان و گفتوگۆ و ئەو هێست و ئەو لاو ئەو گەڕی گفتوگۆ دەستی پێکرد پێم وایە دەبێت شێوازی گفتوگۆکردن بگۆڕن دیارە ئەو شێوازەی کە ئێستا بەرکارە زیاتر کاتمان لێ دەڕوا و نەتیجەشی نییە بۆیە ئەوەی کە بە دانیشتنی دوو کەس و سێ کەس دەکرێت و ڕقەت تەبادل دەکرێت لەوانەیە بە دانیشتنی بەردەم کامێران و کۆنگرە ڕۆژنامەنووسی نەکرێت چونکە لە بیرت نەچێت جەنابی مامۆستا ئێستا بە یەکگرتووی ئیسلامیەوە بە پارتی بە یەکێتی بە کۆمەڵ بە هەموو لە ژێر فشارێکی ئیعلامی و لە ژێر فشارێکی گەورەی شەقامدان و لەوانەیە لەو جەوە زۆر لە ژێر زەختەش نەتوانن وەکو پێویست و بڕیاری جەریئانە لە کاتی خۆی بدەن بۆیە پێم وایە سەمامی ئەمان بۆ ئەوەی بتوانین ڕێککەوین یەکگرتووی ئیسلامی دەتوانین ڕۆڵێکی گەورە بینی و بەو عدەم ئینحیازەی کە تا ئێستا هیناویەتی ئەزانم زۆر جار دەکەونە ژێر فشار ئەزانم زۆر جار لەوانەیە برینداریش بکرێن بەڵام یەکگرتوو بەو تەبیعەتەوە جوانە ینی بەو تەبیعەتە دەتوانن زۆر شت بکەن بەڵام ئەوە لە بیر نەچێت کە کاتەکە لە بەردەممان کراوە نییە وا بڕوە دەگەینە هەندێک دەرگای داخرا و دەبێت خۆزگە بە ئێستا بخوازی زۆر سپاس بەڕێز جنابی دکتۆر سامان شاڵی زۆر سپاس مامۆستا بۆ ئەم دیدارە من حەزەکەم سوالێ بکەم دوایی وەختەکەم با نڕوا لێم سوالەکەی مامۆستا دەست یەکگرتوو جموجۆڵێکی هەبوو بۆ یەکگرتنەوەی ماڵی کورد حەزەکەم ئەگەر نەختێ بۆمان شەرحکەی ئەو خاڵە سەرەکیەکانەوە بۆ شکستی هێنا زۆر سپاس جارێ دوایی وەختی خۆم بەکارێنمەوە سپاس ئێستا جوابت بەمەوە ببوورە جم و جوڵ وەبزانم لە شعور بە مەسئولیەتەوە هەر لە پێش ساڵێکەوە زیاتریش ساڵ و نیوێک لە بینی برایانی گۆڕان و برایانی پارتیا هاتوچۆیەکمان کرد و تا حدێک بێسەمەر نەبوو بەڵام ئەو سەمەرە خێرایشی نەبوو لە ئەعلام وانە تۆ دەوری خۆی بینی ڕاگررتنی ڕاگەاندن بەڵام هێورکردنەوەیەکی جوزئی بوو دوایش لە بینی برایانی یەکێتی ناوخۆیان ناو یەکێتی چونکە بە تێگەگەشتنی ئەمە ناو یەکێتیش بەشێکە لە مەوزوعەکان ئەوەش جم و جوڵێکمان کرد و ئەوەش تاواوکارێکی باش بوو و بەرهەمی باشتریشی بوو لەوەی کە دیارە ئێستشکە بەرهەمەکەی باشە بەنسبەت یەکێتی و گۆڕانەوە هەر بازێ شکالات بوو بەڵام بەڕێکەوتنیان ئەنازێکی باش بەرەو پێشچوون هەیە و هەر بێ مشکلە نییە بەڵام ئەوەش مەوزوعێکە ڕقەیەکیان لە بینایە
ئەمێنێتەوە سەر لایەنەکانی تر پێکەوە هەموو پێکەوە جارێکی تر جم و جوڵێکمان کرد لەو بارەوە بەڵام بەڕاستی ئەو جارە تقریباً 6 مانگێکە بێ یا کەمتریشە بەرهەمی زۆری نەبوو زۆری دیار نەبوو کە چوومە لای هەردوو بەڕێزان کاک نۆشیروان و جەنابی کاک مەسعود بەڵام بەرهەمم نەدی زۆر ڕەنگە یەکێک بڵێ لەوە خراپتریش ممکنە ئەبوو نەزانم بەڵام بە هەر حاڵ بەرەو پێشچوون بۆ چارەسەر کەم نەبوو ئێستا وەکو کاک دکتۆر فرسەت وتی یعنی فرسەتەکە کەمە کات کەمە مەشاکلەکەش تۆزێک ساردبوونەوەیەکی بۆ دروست بووە یعنی بازێ مەلامحی ئەوەی کە ئەم حاڵەتە نابێ وا بڕوا دیارە بۆیە مەجای تیا هەیە ئەو دەست پێشخەرەی کاک مەسعودیش تاوان بێ تاسیر نەبوو کە تەرحێکی داوە ئێستا لەسەر ئەو تەرحە برایانی پارتی جموجوڵێکەکەن بەڵام بەڕای من ئەو جموجوڵە بەو خاویە باش نییە چونکە پێویست بە عەجەلە هەیە پێویست بە سورعەت هەیە چونکە کاتەکە لە بەرا زۆر نییە ئەگەر حەس بکەی با کاتت لێ بڕاوە باسێکی ترە بڕوا ناکەم کەس حەسکە ئیشێ بکا و کاتی نەمێنێ بەڵام کە زانیت کاتت کەمە ئەبێ بە سورعەت ئیش بکەی ئەوەی کە یەکێتی پارتی دانیشتنیان هەیە مشکلە نییە و تەواوکارێکی باشە بەڵام نەک 3 هەفتە جارێ مانگی جارێ دانیشتنێ بکەن بۆ با 2-3 ڕۆژ جارێ دانیشتن بکەن و چەند سەعاتێک ئیشەکە بگەێنە نەتیجەیەکی باشتر بە مەرجی ئەوەی کەس ئیقسانەکەن ئەوەی کە بووە تا ئێستا ئەوەیە بەردەوام دەبێت سەر ئێستا کاک بەختیار سعید سپاسی بەڕێز جەنابی مامۆستا سەلاحەدین بادی نەکەین کە بەڕاستی بۆ یەکەم جارە سەرکردەیەکی سیاسی فرسەتێکی باش بداتە ڕۆشنبیران بۆ ڕاوەرگرتن و بتوانێت ئەوەندەی بۆی بکرێت گوێ لە ڕاوبۆچوونەکان بگرێت تا لەم قەیران و ئەزەمات و کێشانە چارەسەر بێت و بالمناسبە پیرۆزبایی 23 ساڵی ساڕۆژی ڕاگەیاندنی یاعلانکردنی یەکگرتووشەکەین کە ئەمە پێم وایە هەنگاوێکی ئیجابی بوو لە قۆناغی ڕابردوو بۆ پرۆسەیەکی بە مەدەنیکردنی زیاتری حیزبی سیاسی لە کوردستان ئەوەی من سەرنجم ماوە دەمەوێت سەرەتا پرسیارێک ئاڕاستی جەنابی مامۆستا بکەم ئەو هەڵوێستەی لە 23 حوزەیران هەتان بوو لە پەرلەمانی کوردستان تا ڕادەیەک جۆرێک بە جۆرەکان یەکلایکردنەوەیەکی پێوە دیار بوو پێتانوان نییە لە 19 ئابە کە هاوسەنگیتان ڕاگرت بە ڕای من وەکو چاودێرێکی سیاسی ئەگەر ئەو هاوسەنگیەتان ڕانەگرتایە هێزەکانی پارتی پەرلەمانی ئێوەش و خەڵکی تریشی دەدا مەترسیەکتان لەسەر بوو ئەو 50-50تان لە پەرلەمانی کوردستانە دروست کرد خاڵێکی ئەوە پرسیارێکە بۆ جەنابەت و من پێم وایە هەموو کەسێکیش لە خەڵکی کوردستان باشە زانن ئەمە شەڕی کورسیە من پێم وایە شەڕی کورسیەکەی جەنابی کاک مەسعودە کە ئێستا بە شێوەیەکی ناشەرعی نایاسایی لە پۆستەکەی ماوەتەوە بۆچی حیزبی سیاسی زۆر ڕەخنە لە مەسعود بەرزانیەگرن کە ماوەکەی بەسەر چۆن ماوەتەوە بەڵام تا ئێستا بەدیلێکتان دەستنیشان نەکردووە ئایا وەکو یەکگرتووە ئامادەنیەوە بەدیلێکتان بۆ شوێنی کاک مەسعود دەبێت بە تەسەوراتی من قۆناغی ئەمڕۆی کوردستان لە ڕوویای پەیامەکەی بارزانی دەیخوێنمەوە بارزانی پەیامەکەی بۆ دوو دیار بووە گەر خەڵک من وای خوێنمەوە جارێکتر نزیکردنەوەی هەندێک لایەنی زیاتر بۆ ڕووی خۆیان و وەرگرتنی بەیعەتێکی زیاتر بەخۆی و ئاوتکردنی بەسووتنەوەی گۆڕان لە پاشەوانیش کۆمەڵی ئیسلامی بە ڕای من و جۆرێک لە مجامەلەکردن و دانڕۆکردنی تیا بۆ یەکگرتووی ئیسلامی ئایا یەکگرتووی ئیسلامی دەچێتە ئەو مەحافلەوە ئەو گەمە سیاسیەوە ئەگەر یەکێتی پارتی ئێستا لە بەرنمەیەکان لە هەوڵێکان بۆ درێژەدانی 26 ساڵ گەندەڵی
بەیەکەوە جارێکی دیکە حکوومەت دروستکەنەوە ئایا ئەوە جارێکی دیکە دەچنە حکوومەتێکی واوە و پێتان وایە پەرلەمانێک بەو شێوازە لە کار خراپێت یان من تەقدیرم بۆ قسەکەی جەنابی دکتۆر فرسەت پەرلەمان هەر نەماوە ینی بەڕاستیەوە جۆرێکە لە خۆمانە خەڵەتێنین پەرلەمان بۆ خۆی ئێستا هیچ شوێنێکی پەرلەمان نەموقەدەسە نە پیرۆزە نە ڕەمزە شتێکی دیان نیە بارەگای حیزبە سیاسیەکان و من پێم وایە دواوتەم ئەوەیە کە کاتان نەگرم ئومێد دەکەم ینی یەکگرتووی ئیسلامی و من دەزانم یەکگرتووی ئیسلامی ئەگەر بەڕای من ئەوەیە ئەگەر لە نۆزدەی ئابا ئەو هاوسەنگی ڕانەگرتە احتیمالە خوێنێک شەڕێکی گەورە ڕووی بدایە سوپاسانەکەم تامان خان زۆر سوپاس بۆەوە سوپاس مامۆستا سوپاس بەڕێزان کە بانکێشتی منتان کرد بۆ ئەم دانیشتنە و هیوادارم ئەم دانیشتانە بێتە مۆدێلێکی تازە لە نێو حیزبی کوردی کە نەک تەنها ئەندامانی حیزبەکانی خۆیان بانکن بۆ گفتوگۆ و قسەکردن بەڵکو خەڵکانی بێلایەن و بێ حیزبیش بانک بکەن. من چەند پرسیارێکم هەیەوە بێگومان ڕەوشی کوردستان ئێمە هەمومان نەزانین دوای داعش کە هیوادارم وانە بێ بەڵام شەڕێکی تر چاوەڕێی کوردستانەکە ئەوی شەڕی حەشدی شعبی و شەڕکردن لەسەر ئەو ناوچانەی کە پێشمەرگە ئازادی کردوون ڕاستە هەندێک لایەنی سیاسی کاڵێن ئێمە ناگەڕێینەوە و پێشمەرگە بە خوێن ئازادی کردووە بەڵام لە هاوچێشەکەدا کە هێرش دەکرێتە سەر کوردستان لە داهاتوو تەنها عێراق نییە بە ڕەنگە ئێران بێ و ڕەنگە وڵاتانی تریش بن بۆیە پێم خۆشە مامۆستا ڕۆڵێکی سەرەکیت هەبێ لە ئاشتەوایی لە نێوان حیزبەکان و هەروەها بەڕای من یعنی کە پێشنیارێکە ئەیکەم ئەگەر لە کوردستان مەجلیسێکە بێ مەجلیسی پیران یان مەجلیسێک لە سەرکردەی حیزبەکانی کوردستان کە بڕیار بدەن لەسەر زۆر شتی چارە نووساز لە کوردستان ڕەنگە ئەو گرژی و ئالۆزیەی ئەمڕۆ هەیە کەمتر ببێتەوە. مامۆستا باسی ئەوەت کرد کە ئەتەوێ نێوماڵی ئیسلام ڕێک بخەیتەوە پێم وایە ئیسلامیەکانی شەرکوردن اینجا بوون بە ئیسلام چونکە مرۆڤ کە لە دایکە بێ بە کورد لە دایکە بێ اینجا بێ بە موسڵمان بۆیە ئەو ئەرکی ڕێکخستنەوەی ماڵی کوردستانیش بەشێکی لە ئەستۆی جەنابتاندایە وەکو کەسایەتێک کە لە هەموو لایەنەکانەوە حسابت بۆ ئەکرێت. ڕخنەیەکیشم هەیە پێم خۆشە کە یەکگرتووی ئیسلامی وەکو حیزبێکی کراوە وەکو ئەو حیزبانەی کە دیالۆگ قبوڵەکەن نەک هەر کاتێ کە کتێبێک بڵاو ئەکرێتەوە یان فلیمێک پیشان نەدرێ حەزەکەم کە یەکسەر بڕیار نەدرێ لەسەرەوەی کە ئەو فلیمە خراپە بەڵکو ئێمە دیالۆگ بکەین ڕخنە بگرین چونکە بە دیالۆگ و ڕخنە ئێمە پێشەکەوین و پرسیارێکی تریشم هەیە بەڕاستی وەکو ڕخنەیەکیش و هیوادارم کە چاکسازی تێدا بکرێت مەسەلەی بانکخوازەکانە لە کوردستان هەندێک بانکخوازتان هەیە ئێوەش کە زۆر جار شتی زۆر سیر و سەمەرە ئەڵێن لەسەر سایتەکانی فەیسبوک بڵاوە بێتەوە کە یعنی ئەمە دوورە لە دینی ئیسلام دوورە لە هەموو سەرچاوی هەموو دینەکان یعنی لەناو کۆمەڵگەیەکی مسلمان داوا بزانم ئێمە پێویستمان بە بانکخواز نییە چونکە هەموو مسلمانن ئیتر بانکخواز ئەگەر ڕۆڵێکی باشی نەبێ خەڵکێک بە باشی پەروەردەنەکە پێویست ناکە کە بوونی هەبێ بۆیە هیوادارم چاوێک بە مەسەلەی ئەو بانکخوازانە بکشێنەوە و ئەو بابەتانەی کە ئیخەنە ڕووچکە ئەمڕۆ لە فەیسبووکە خەڵکێکی زۆر گەنج سەیری ئەکەن و هیوادارم کە ڕۆڵێکی ئیجابیتان هەبێ لە بەرەو پێشبردننی پرۆسەی سیاسی لە کوردستان بەڕاستی ئێمە لە هەلو مەرجێکی زۆر سەختداین و پێم وایە نە لە ڕووی ئابووری و نە لە ڕووی سیاسیەوە کە دوا ڕۆژێکی باش چاوەڕێمان ناکە ئەگەر وەزعەکە بەم شێوەیە بێ. زۆر سوپاس. بەڕێز کاک ئاسۆ کەریم. سپاس. لە ڕاستیدا قسەی جوانمان لە مامۆستا گوێ لێ بوو چ لە بواری تەوسیفی وەزعەکە چ لە بواری تەشخیص بەڵام من یەک بەبارە خۆم بەڕاستی پێم وا بوو بەو مناسبەیە مناسبەی ینی لەدایکبوونی یەکگرت و
یەکگرتووی ئیسلامی پرۆژەی خۆی بۆ چارەسەرکردنی گیر و گرفت و قەیرانەکان پێشکەش دەکا ئێمە گوێی لێ دەگرین بتوانین مناقەشەی بکەین بۆ ئەوی بەلانی کەمەوە ئەلێرەدا ڕوئیای یەکگرتو زۆر بە جوانی دەرەکەوت بەڵام ینی مەشروعێکی کۆنکرێت کە چه بکرێ ئەوەی ممکنە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. سپاس. کاک دکتۆر عوسمان. سڵاوتان لێبێ دەست خۆش بێ مامۆستا پیرۆزبایی لە بەڕێست و هەموو ئەندامان و خۆشەویستان یەکگرتووی ئیسلامی دەکەین و هەمیشە یەکگرتوو وەکو حیزبێک لە نێتی چاک و بیری چاک و کردەوەی چاک و پرۆژەی چاکدا دەخوێنینەوە هەر ئەمەشی لە چاوەڕان دەکرێت هیوای بەردەوامبوون و سەرکەوتان بۆ دەخوازم. یەکەم قسەم لەسەر پرسی سربەخۆی بێ کە لە دوو کۆنگرێ وەکو استراتیژ وەکو پرسیب قبولتانە بەڵام ئەگەر سەیری چی تەسوێ مساڵەحەی برایانی شیع بکەی یا تەسوێ تاریخەکەی پرۆژە تەسوێ تاریخەکەی سونە بکەی کە وەکو بروسکی 74 وایە بۆ شۆڕشی کوریا تەسلیم بوون یا شەڕکردن تەسەور دەکەم هیچ ئومێدێک بەم عێراقی ئێستاوە نەماوە ئومێد دەکەم یەکگرتوو ڕۆڵێکی زیاتر لەو پرسەدا ببینێ و ئەویش وەکو ئەو مامۆستا بەڕێزانەی دەگەنە عەبەسە خوێندن بەسەوەتەوە لابوون بەمەلا هەموو پرسەکان بە پرسی دەستور و پەلەبان و کاراکردنەوەی پەرلەمان و ئەم شتانە نەبەستنەوە چونکە هەم اختیلاف زۆرە و هەم ئاڕای فقه زۆرە و هەم منطقی قانونی نیشتیمانی تەندروستی سەلیمی زۆرە کە ئاو هات هێمون بەتاڵە زۆر شت دەکرێت چارەسەر بکرێ ئومێد دەکەم کە یەکگرتوو جگە لە پرنسیپ و جگە لە دروشتم لە ڕووی پرسی سربەخۆی بە پرۆژەی عملی باشتر و کاراتر خۆی وێنا بکە. هی دووەم نازانم پرسیارەکە بەو ئاراستەیە بکەم بەڵام بالەوە دەست پێ بکە کە بەڕێز کە دکتۆر لەشار عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسیەکێتی لە چاوپێکەوتنێکدا گوتی ئەگەر لە 2009 ئەم پرۆژە دەستوریە ڕفراندۆمی لەسەر بکرابایە زۆربەی زۆری ئەو کێشانەی ئەگەر نەڵێم هەموو ئەو کێشانەی کە ئێستا هەبوون نەدەبوون. من دەمێ ئەم قسە بڵێم بەدەر لە شاری ڕۆشنبیری مەرج نییە کە شارێک ڕۆشنبیری بوو هەموو منتیقە قانونی و ئەلبەتە خۆشمان هەریوێین هەموو منتیقە قانونی و دەستوری و یاساکان لای ئەوان بن بەداخەوە بە پاساوی ئەوەی دەستورەکە پەرلەمانی نییە و نیمچە لادەرە و نازام نیمچە ئەمبەرە و چییە ئەمانە بارودۆخی کاتە پێشێکەوانە بوو کە لە ڕاستیدا هەم پەرلەمانیە و هەم دیموکراسیشە حەز ناکا یەکگرتووی ئیسلامی بەوەی کە چۆ لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونیدا پرسی ئەم پرۆژە دەستورشی کرد بە ئۆپۆزیسیۆن بوون زەردێکی زۆری لە هەمومانداوە لە کوردستانداوە لە باشوورداوە لە پرسە دیموکراسی و پەرلەمانی و یاسایەکاندا ئیمکان هەیە ئەمە تعویز بکرێتەوە و یەکگرتوو قەناعەتی هەیە کە هەڵەیەکی مێژووی کرد دەکرا لە هەموو پرسەکان لەگەڵ گۆڕان و کۆمەڵ لە ئۆپۆزیسیۆن بێ بەڵام یعنی پرۆژە دەستورێک کە بەم قۆناغانەدا ڕۆیشت بوو بەم شێوە لەدایک بوو زۆر بارزانی تا 2017 بووی هەبوو خۆ بژێرێتەوە گریمانیانی ئەگەر تاکە ئیمتازێکی دیاری پرسی پارتی تێرا بێ من تێناگەم جگە لە مفرەدەیە چ شتێکی تری گریمان بۆ پارتی دیموکراتی کوردستان تێدا هەبوو بۆیە من پێم وایە ئەوباڵی ئەم پرسانە زۆری لە نەخوێندنەوەی قۆناغەکە وەکو خۆی و لە بەرپرسیارەتی یاسایەکان لە کاتی خۆی کە یەکگرتووش لەوەدا پشکێکی دیار و بەرچاوی بەردەکەوێت ئیمکان هەیە ئەمە ڕاست بکرێتەوە و یەکگرتوو ئامادە هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەوە قەناعەتی هەیە کە هەڵەیەکی مێژووی تاریخی لە کاتی خۆیدا ئەنجامدا. خاڵی پرسیاری سیێمم با بەو ئاراستەیەدا بێ یەکگرتوو جگە لەو هاوسەنگەی کە شەوی ڕابردووش جەنابی مامۆستا بەڕێسەرۆکی ئەنجومەن لەسەر پرسی هاوسەنگی و ئەمانە کۆمەڵی قسەی کرد من پێم وایە یەکێتی لەم قۆناغەدا هەندێک دەستەبەری زەمانەتی یاسایی و ئینتیخابی بۆ هەندێک لایانی ترکە کە جارێکتر نێنەوە ناو پرۆژەکە سەرکەوتنێکی گەورەیە لە پاڵ ئەوەشدا هاوشانی ئەوەش بەڕێز نوێنەری یەکگرتوو لە کاتی گفتوگۆکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم هامشێکی نووسیوە کە ئەم هامشە وەک دەڵێت جملەتەن و تەفسیلەن لە لای پارتیشەوە زۆر مەقبول بوو ئەگەر مەسەلە ئیرادەشکاندن نەبایە زۆر مەقبول بوو زۆر معقول بوو واتە یەکگرتوو هەم لە ڕووی ئۆباڵی نیشتیمانی هەم وەکو دەرچوونێک لەم قۆناغە چاق بۆ سوێکی ئێستا هەیە زیاتر لە چانسێک زیاتر لە ئۆپشنێکی هەیە کە بە سەرکەوتوی لێ دەربچێ ئایا جگە لەو هاوسەنگی و پێنجدەنگی و ئەو هەموو کە زۆر قورسە ئەم هەموو پرۆژە نیشتیمانێت تەکامولە دەکرێت بە سەرکەوتوی لە بەرامبەر خودا و نیشتیمانیش لێ دەرچێ و دەستان خۆش بێت چکە ئاخر قسەم ئەوەیە بەڕاستی شەڕی ناوخۆ چەند پاساوی دەستوری و دیموکراسی یاستایی ویژدانی خودایی هەیە
مەسلەی پرسی سیستەم پەرلەمانی و ناپەرلەمانیش بە تێگەیشتنی متەواضیعانەی قانونیانەی من هەر ئەوەندە پاسایی منتەقی پەرلەمانی و ناپەرلەمانی بوونی هەیە. دەستان خۆش و زۆر سپاس. مامۆستا کاک دکتۆر ئەحمەد وەرتی. بەناوی خوای بەخشندە میهرەبان، وێرای پیرۆزبایی و دەستخۆشیش بۆ ئەو دەرفەتە. بەڵام من پێم وایە کە یەکگرتووی ئیسلامی و لەگەڵیشە لایەنە ئیسلامیەکانی کوردستان پێویستیان لەم قۆناغەدا پێویستیان بە دوو خاڵی سەرەکی هەیە. یەکەمیان ڕێخستنەوەی ئەولەویاتی خۆیان لەم قۆناغەدا کە چی پێویستە بیکەن بە پێی ئەو هەلومەرجە و پێی گۆڕانکاریەکان و پێی ئەو تەحەدیاتانەیش کە لە پێشن، چونکە ئەو تەحەدیاتانەی کە دێن زیاترن لەوەی ڕابردوو و گۆڕانکاری زۆر لە ناوچەکە و لە عێراق و کوردستانیش بەڕێوەیە. دووهەمیان نزیکبوونەوە لە خەڵک لە جەماوەر کە ئەم هەنگاوەش جێی دەستخۆشیە کە سەرەتایەکە بۆ نزیکبوونەوە لە خەڵک، بەڵام بەڕای من نزیکبوونەوەکە شۆڕ بێتەوە بۆ ناو جەماوەر، چونکە بەڕاستی ئەم شێوازەی کاری حیزبایەتی لە کوردستان بە ئیسلامی و بە غەیری ئیسلامی شێوازێکی زۆر تەقلیدیە. دوورکەوتنەوە لە خەڵک و نەهاتنە ناو جەماوەر تەنها لە کاتی هەڵبژارنەکانە حیزبەکان یا بەرپرسەکان خاشی ئەبن و دێنە ناو جەماوەرەوە. شێوازەکە زۆر زۆر تەقلیدیە، بێ هەموو گەڕەچێک لە هەموو کۆڵانێک، ناوچەیەک، لقەیەک، کۆمیتەیەک، مەڵبەندێک هەبێت. یعنی ئەم شێوازە بەڕاستی لە حیزبایەتی و دوورکەوتنەوە لە خەڵک شێوازەشی زۆر تەقلیدی و کۆنا، پێویستە ئەو شێوازە تێپەڕێنین. بۆیە لە چوارچەوەی ئەو پرۆژەی کە جەنابتان کاری لەسەرەکەن بۆ نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان دەکرێت ئەم خاڵانە لە بەرچاو بگیرن. خاڵش کە بەلای من زۆر گرنگە کە لە یادی دامەزراندنی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا مەسلەی خەباتی مەدەنی و خەباتی نامەدەنی باس ئەکرێ. ئەم پێم وایە هەردوو خەباتەکە هەم خەباتی چەکداری پێش ڕاپەڕین مای شانازیە بۆ ئیسلامیەکان و هەم خەباتی مەدەنی دوای ڕاپەڕینیش ئەبێ لەو ڕوانگەوە سەیری بکەین کە هەردوو خەباتەکە تەواوکاری یەکترن، لە شەئنی هیچیان کەم نەکەینەوە و بە نادیدەی نەگرین. هەروەکو پێشتریش پێش دروستبوونی خەباتی چەکداری ئیسلامی کە دژ بە ڕژێمی بەعەز بۆ پێش ڕاپەڕین، کاری ئیسلامی لە چوارچەوەی برایانی مسلمان و ئیخوان موسلیمینە هەبووە. ئەمە هەمجێ شانازیە و درێژە پێدەری ئەو کاروانە هەمووی ئێستا ئیسلامیەکان کە هەمویان لێک نزیک بوونەتەوە، هەمویان ئەتوانین بڵێن لە چوارچەوەی خەباتی مەدەنی و هەڵبژاردن و دیموکراسیا کار ئەکەن. پێویستی بە سەرگرتنی ئەو پرۆژەیە کە کاری لەسەرەکەن و نازانم تا ئێستا بەچی گەیشتۆ، بەڵام ئەمەش وەکو چۆن جەنابتان ئاماژەتان پێدا کارکردن بۆ ئاشتەوایی لە کوردستانە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ چاکردنی بارودۆخی هەرم زۆر بە سستیە ڕوە. لێک نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان ڕوا هەست دەکەم هەندێک بە سستی دەڕوە. ئەمەش پێویستی بە خێراترکردن هەیە بەڕاستی و پێویستی بەش بەوە هەیە کە نوێنەری ڕێکخراوەکان و کەسایەتیەکانی دیکەی ئیسلامی لەو دەستەیە کە دروست کراوە زیاتر بکرێ بۆ هاوسەنجی هەبێ و بەرەو پێش بڕوە. جارشکە سپاسان ئەەکەم بۆ دەرفەتە بۆ پێشەوەی مامۆستا عەبدولەتیف ئاماژەم پێ بدا، من کۆتایی پێهێنا. زۆر سپاس. سپاس دەزەناوت بەڕێز قوری خان. بەناوی خۆی گەورە و میهرەبان، دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. دیارە ئەمە نمونەیەکی جوانە لە پێکەوە بوون و پێکەوە کاری هاوبەشت، واتە نزیک بوونەوەی سەرکردە سیاسیەکان لەگەڵ ڕۆشنبیران و کەسانی ئەکادیمی هەنگاوێکی جوانە دەتوانێت کۆمەڵێک هەر لێرەوە
پرۆژە ئەو پێشنیارانەی کە دەکرێت بکرێتە پرۆژە و گەڵاڵە بکرێت. حەزەکەم بەوە دەست پێ بکەم کاتێک کە مامۆستا ئاماژەی بەوە کرد کە زۆر گرنگە ئێمە ئەوە بکەینە خاڵی دەستپێک کە دیوارێک بکێشین یا دروست بکەین لەبەرەوەی کە بڵێن لە ڕابردووە چی ڕوویداوە، چونکە بەڕاستی ئەگەر هەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو دیارە ناتوانین داهاتوویەکی باشیش دروست بکەین و لە بەردەممان نابێت. دەتوانین بڵێن دەکرێت ئێستا چی بکەین. ئێستا واقعێکە بارودۆخێکە کە خەریکە دەستکەوتەکانمان دەستکەوتی چەندین ساڵەی ڕەنج و ماندووبوونی میلەتی کورد. ناکرێ بڵێ لایەنێکی سیاسی حیزبێکی سیاسی، واتە ئەوەی کە ئێستا هەیە بەرهەمی نەهامەتیەکانی میلەتەکەمانە، بەرهەمی ڕەنج و ماندووبوونی سەرکردەکانمانە. بۆیە زۆر گرنگە لە ئێستایە بیر لەوە بکرێتەوە چۆن بتوانین ئەو میلەتەی کە چەندین ساڵ و ساڵەهای ساڵ چەوسێنرایەوە لەلایەن غەیری کورد و ڕژێمە یەک لە دوای یەکەکانەوە، ئێستا جارێکی تر بتوانێت پێ بکەنێتەوە بەرامبەر بە ژیان یا ڕوبەڕووی ژیان. بۆیە زۆر گرنگە لایەنەکان ئەگەر ئەیانەوێت دۆخەکە تێپەڕێنن، پێویستیان بەوەیە کە ئیرادەیەکی بەهێز لە هەموو لایەنەکان هەبێت بۆ تێپەڕاندنی دۆخەکە. و گفتوگۆی ڕاستەوخۆ کە مامۆستا ئاماژەی پێدا زۆر گرنگە، واتە ئێستا دوور بە دوور کەناڵە ئیعلامیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن بوونەتە شوێنی تەصفیە حساب، کە ئەمە شتێکی زۆر زۆر خراپە. بەڕاستی پێویستە ئەوەی کە دڵسۆزی میلەت و دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانە پێش هەموو کەس بێتە پێش و زۆر جددیانە بێوێت ئەو بارودۆخە چارەسەر بکات. ئەمەش بە گفتوگۆی ڕاستەوخۆ زۆر زۆر گرنگە. ئەلێرەیە ڕۆڵی لایەنە ئیسلامیەکان پێویستە زۆر بەرجەستە بێت لە چارەسەر و بەرەو پێشچوونێکی باش بۆ ئەو بارودۆخە کە هەنگاوەکانی جەنابی مامۆستا بەرز دەنرخێنین لەو ڕوەوە. پەیامی ئیسلام پەیامی ئاشتی و پێکەوەی و پێکەوە ژیانە. یەک دەقە. بۆیە ئەگەر زۆر بە جددی بیری لێ نەکرێتەوە، بەڕاستی قەیرانی سیاسی و ناکۆکی سیاسی خەریکە ڕوبەڕووی شتێکی تری مەترسیدارترمانەکاتەوە کە قەیرانی ئەمنی و قەیرانی کێشە کۆمەڵایەتیەکانە. ئینشاءڵڵا هەموو پێکەوە بە جددی بیر لە وەزع و بارودۆخە بکەنەوە و کوردستان بەرەو کوردستانێکی ئارام بن. زۆر سوپاس. دەستان خۆش. کاک دکتۆر بازیانی. بسم الله الرحمن الرحيم. سرتا پیرۆزبایی و دەستخۆشی لە مامۆستا دەکەین بە بۆنەی ساڵیادیانەوە. من حەزەکەم لەسەر دوو تەوەر باز بکەم. تەوەری یەکەم ئەو مەترسیانەی کە ئێستا ڕوو لە کوردستان دەکات بەڕاستی بە دەرەجەی یەکەم لە پێش هەموو مەترسیەکانە. پێشەوەی بێن بۆ ئێرە یەکێک لەوانەی کە لە وەفدەکەی ئیتیلافی شیعیە بوو، ئەو هاوپەیمانی شیعیە ئیشارەت بۆ دەکا کورد ئەمڕۆ مەترسن ئەگەر ئیعلانی دەوڵەتەکە، چونکە پێیان ناکرێ دوو ئیدارن. بەڕاستی ئەمە شەرمەزاریە بۆ ئێمە هەمومان، بە تایبەت دەسەڵاتداران و بە تایبەت ئەو دوو حیزبە کە ئەو دوو حیزبە هەموو شتەکانیان قۆڕ کردووە و مەجال بە هەموو کەس نادەن. بەڵێ ئەوە نزیک و دوور ئەمە ئەزانن. ئیدەن ئەو مەترسیەکی گەورەیە. من ساڵانی 1970 بەیاد دێ، چواری ئەعدادی بووم، 75 و 74شم بەیاد دێ. ئەتوانم بڵێم قیمەتی کورد ئەو وەختە زۆر لە ئێستا گەورەتر بوو لە ناو واقعی عێراق. ئێستا ئەو وەختە مەترسیەکان کەمتر بوو لە ئێستا. کەرکووک حکوومەت داوایە کرد ئیدارەی
مشترک بێ بەیەکەوە بێ و چەمچەماڵیش ئەکاتە محافظەیەک بێژگەلەوەی کە دووەکش پێش وەخت کرابوو واتە چوار پارێزگامان ئەبوو و کەرکووکش بەدەست خۆمانەوە بوو بەڵام ئێستا من وەکو کەرکووکیەکیش لێرە کە معلوماتی زۆر وردمەیە کەرکووکشمان لە دەست چووە ئەوەی دڵی بە کەرکووک خۆشە تەحەداکەم لەم مینبەرەوە تەنانەت محافظی کەرکووکش بتوانێت یەک زەلام تەعینکە بەبێ گەڕانەوە بۆ بەغا و کەسێکی شیعیش ئێستا لەوێ کولفی الکولە لە کەرکووکە و زیریپۆشی تایبەتی بۆ دێ و ئەگەر بمانەوێت کەسێکش تەعین بێ لە کەرکووک ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو بێژگەلەوەی کە ئەو حیزامەی کە دروستیان کردووە لە دەور پشتی کەرکووکە هەر لە حەزەیەک بیانەوێت کەرکووک سقوت کا سقوتی کردووە جا ناوچە دابڕاوەکانی چی ناوچە کوردستانەکانی دەرەوەی چی بۆیە خەتەرێکی زۆر زۆر گەورە لەسەرمان هەیە برایان و ئەزیزانی خۆشەویستان و بەتایبەت مامۆستا سەلاحەدین کە ئێمەی لێرە کۆ کردوێتەوە زۆر بە ڕاشکاوانە دەبێت قسە بکەین ئەم مەترسیەکی زۆر گەورەترە لە مەترسی حیزبی مەترسیەکی نەتەوەیە یعنی ئەوەی کە سەدام نەیتوانی بیکە ئەمڕۆ بە مەزەبیەت دەیانەوێت بە ئێمە بیکەن بێژگەلەوە سەدام حوسێن دێنێ کابرایەکی مغامیر بوو ئەمڕۆ دەوڵەتێکی زۆر زۆر گەورە لە پشتی ئەو قەزەیەش دەوڵەتێکی محوەری کە حیسابات هەیە فێڵ لە ئەمریکا دەکە بۆیە من بووە بە ڕاشکاوانە قساکەم لەم مینبەرەوە بۆی بزانین کە مەترسیەکان زۆر زۆر گەورەیە ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ زیاتر پێویستیمان بەوەیە تەنها بەس گلەی لە یەکتری نەکەین بەڵکو دەبێ بەرلەمان کارا بکەین حکوومەت کارا بکەین بەرلەمان کارای چیەکەی بە سێ چوارمان حکوومەتی چی کاراکەی حکوومەتێک کە تا بنەقاقی گەگ لە گەندەڵیایە بە زمان حاڵی خۆیان نەک بە زمان حاڵی ئێمە لەبەرەوە بە فعلی وەکو برایە لەم تەورەیە زۆر زۆر گرنگە ئێمە کۆب بینەوە هەندێک مەسایلی حیزبی برینە ئەولاوە ئەی بەتا ئەم ساتەوەختە پێمان بڵێن دوو ئیدارە و بە ئاشکرا ئیشارەت بە دوو ئیداراکەن و حتا سیاسەتمەدارانیشمان هەموو ئەزان دوو ئیدارەیە لە دێگەڵە بە ولاوەی ئەزانین وەزعی چۆنە لە دێگەڵە بە ئەم لاوە ئەزانین وەزعەکان چۆنە ئەمە کورد چۆن بەم شێوازە توانی ئەعلانی دەوڵەتی خودی خۆی بکە ئەگەر ئەعلانی دەوڵەتشی کرد لەوانەیە لەسەر دوو محافظە بیکە جا لەبەرەوە مە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەمیان بە نسبەتی ئیسلامیەکانەوە ئیسلامیەکان بەڕاستی من یەک دەقەیەک ئەگەر پێم بدەی بە نسبەت تەوەرەی دووەم بۆیە تەداروکی وەزعەکە بکەین بە نسبەتی ئیسلامیەکانەوە مەشروعی ئیسلامیەکان ئەگەر مەشروعی حیزبی بێ لە ئێستەوە خەڵکێکی زۆر خواحافیزی لێکە ئەگەر مەشروعی حاڵەتی ئیسلامی وەکو مامۆستا باسی کردووە بەڵێ مەشروعەکە سەر ئەکەوێت چونکە تااقەت و وزەیەکی زۆر زۆر هەیە و ئەتوانم بڵێن بێ بارسەنگێکی زۆر زۆر گەورە هەم لە ناو هەم لە دەرەوە هەم لە دەوڵەتە ئیقلیمیەکانیش جارێکش دەستخۆشیتان لە یەکەین قسە زۆرە بەڵام وار بدرێتەوە بۆ ئەو خۆشەویست و ئەو برا خۆشکان زۆر سپاس کاک دکتۆر کاک سەرتیب جەوهەر بەڕێزانم کاتان باش دەست خۆش بە مامۆستا کە وتارێکی مەوزور و مەسئولی پێشکەش کرد بەڕاستی دەمەوێت پێشەشی باسی ئەوە بکەم کە ئێمە لە ساڵی 91 بەرەی کوردستانی ما هەبوو تەوافقی نیشتیمانی لە نێوان لایەنە سیاسیەکان هەبوو دواتر مؤسساتی دەستوری دروستکرا لە ڕێی تەوافقی نیشتیمانی هەڵبژاردن کرا پەرلەمان دروستکرا حکوومەت پێکهێنرا لە 2003 دەستور نووسرایەوە بەشێک لە حقوقی ئێمە تێدا چەسپێنرا دوای 2005 کە دەستور دەنجی لەسەردرا ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان پارتی وچێتی کرا بۆ ماوەیەک هەدوو ئارامی باڵی کێشا بەسەر کوردستان دەتوانم بڵێم فترەی زەهەبی بوو لە کوردستان سەرباری ئەوەی کە دەتوانین بڵێم پارە زۆر بە ئەو سەردەمی بەڵام باش بوو تەوافقی سیاسیە بە هەر حاڵ ئێمە دوای ئەو هەموو پێشکەوتنە دوای ئەوەی کە هەم ئارامیمان بەدەستێنا هەم لە دەستوری عێراقی زۆربەی مافەکانی ئێمە چەسپێنرا هەم تەوافقی نیشتیمانی بە زۆرێک لە جۆرەکان هەبوو بەشێک لە لایەنە سیاسیەکان بەشدار بوون لە حکومڕانی دوای ئەم هەموو پێشکەوتنە دەبینین ئێستا مؤسساتی دەستوریمان لە دەست داوە پەرلەمان لە کار کەوتووە سەرۆکاتی هەرێم ماوەکەی بەسەر چووە لە دەرەوەی قانونە حکوومەت لە دەرەوەی قانونە لە بەرەوەی پەرلەمان بۆ خۆی پەچی کەوتووە چونکە حکوومەت دەدایک بووی پەرلەمانە کاتێک کە ڕقابی دەسەڵاتی ڕقابی بە سەرەوە نامێنی هیچ معنایەک بۆ حکوومەت نامێنێت و حکوومەتێکە بێ لە دەرەوەی دەسەڵاتی یاسایی خۆی هیچ کەسێک نیە ئێستا حکوومەت ڕقیب بکات ڕقاب بخات سەر حکوومەت دوای ئەوە ئێمە ئەو ئارامی و ئەو کەشە ئارام و ئەو بێدەنجی لە کوردستان هەبوو ئێستا لە دەستمانداوە جۆرێک لە تەرەقوب هەیە لە کوردستان ینی هەمومان باسیەوە دەکەین کە ترس هەیە بۆ دروستبوونەوەی شەڕ ناکۆچینە ئارامی ئەوەی گرنگترە لە هەر هەمویان ترسێکە لەسەر دەستوری عێراقیش ینی ئێستا دەنگێک لە بەغدا پەیدا بووە باسی کەرکووک دەکەن باسی منتیقەی متەنازع دەکەن ئێمە ئەوانەمان هەموو لە دەستداوە بە کورتی ئێمە
مؤسساتی دەستوری و هێمنی و ئارامی و تەوافقی نیشتیمانیمان هەمووی لەدەستداوە لە حاڵەتێکی زۆر سەیدا هیچ ناونیشانێک ئێمە لە خۆ ناگرین بەهەرحاڵ ڕەنگە قسەکردن لەسەر چاکردنی وەزعی کوردستان زۆر بێ ئێمە هەموو وا دەردەشە دەکەن و هەریەکەمان پێشنیارمان هەیە بەڵام لەبەرەوەی دیموکراسی لە کوردستان نییە لەبەر ئەوەی سندوقی دەنگدان پێوەرنیە بۆ پێکێنانی حکوومەت و حکومڕانی ئێمە نمونەشمان هەیە یەکێتی 18 کورسی هێنا من بۆ خۆم ئەندامی مەکتەبی ئەعلامی جێتیم یەکێتی 18 کورسی هێنا حکوومەت پێک نەهێنرا هەتا یەکێتی ڕازی کرا و لە هەمان کاتدا پارتی لە دەرەوەی هەموو منطقێکی سیاسی پەرلەمانی کارخستکە کەوایە نە سندوق و نە پەرلەمان هیچ پێوەرنیە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان باشە ئێمە چی بکەین باشترین حل لەبەر ئێمە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و پێش نەکەوتوین هەم لە ڕووی سیاسیەوە قبولی یەکتر ناکەین بێن سیغەیەکی نوێ بۆ دیموکراسی بە یەکەوە ژیاندا بڕێژن ئەویش بریتە لە تەوافقی سیاسی هەرچەندە تەوافقی سیاسی یان ئەوەی پێدەگوترێتن دیموکراسی تەوافقی لە عالم پێرەو دەکرێت لەناو ئەو ملەتانەیەکەوە فرەنەتەوەن یان فرە مەزهەبن یان فرە پێک ئەتنیکی جیاوازن بەڵام ئێمە لەبەرەوەی لایەنی سیاسی عنیدین لەگەڵ یەکتر ئامادەنین تەنازوو لە بەرژەوەندی تەسشی حزبی خۆمان بکەین بووین بە بەشێک یعنی هەر یەکەمان بووین بە کوتلەیەکی جامد هەر یەکەمان وابەستەی ئەزندەیەکی ئیقلیمی دیاریکراوین بەهەرحاڵ باشترین چارەسەر ئەوەی بین پێداچوونەوە بە مەبدەئی دابەشکردنی دەسەڵات بکەین یعنی جونگەکانی دەسەڵات بە شێوەیەک دابەش بکرێت لەسەر بنەمایەک بێ بۆ نمونە باشترین سیغا ئەوەیە لەسەر بنەمای کورسیەکانی پەرلەمان بێ دووەم پێداچوونەوە بە شێوازی بڕیاردەرکردن لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئێستا بڕیاردەرکردن قۆرخ کراوە ڕەنگە و دەستەواژی تۆزێک تند بێ بەڵام دەتوانین بڵێن هەوژمی بەسەردا هەیە پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە کاک مەسعود وەکو کە ئێستا لە دەرەوەی یاسا وەکو سەرۆکی هەرێم قسە دەکا قسەیەک دەکە تەسیر و کاریگەری زۆر خراپی لەسەر هەرێمی کوردستان علاقەی هەرێمی کوردستان و بەغدا دەبێ علاقەی هەرێمی کوردستان و تورکیا دەبێ بە هەر حاڵ یان ئەوە بڕیاردان لە هەرێمی کوردستان تەنزیم بکرێت یا ئەوە تا پەرلەمانی کوردستان بکرێتە مەرجەعی بڕیاردان کە لە ئەساسدا لە ڕووی شەرعی لە ڕووی دەستوریەوە پێویستەوا بێ یا ئەوە تا ئەنجومەنێکی سیاسی پێک بدرێت بە کورتی تەواوی دەکەم خاڵش دیکە ئەوەیە مەسلەی اقتصاد لە هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە یعنی نەود نەبێتە تاکە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان تاکە سامانی سروشتی لە هەرێمی کوردستان دووەمیان مەسلەی ناردنە دەرەوەی نەود لە هەرێمی کوردستان ڕێک بخرێت ئەو ئیتفاقیە 50 ساڵیە کەشف بکرێت و زائیدەن هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بن لە بڕیاردان لە پرسی ئابووری لە هەرێمی کوردستان نەک ئێمە نەزانین چەند نەوت دەڕوا بە چێدا دەڕوا چێ دەیفرۆشی بە چەند دەیفرۆشی بەهەرحاڵ ئەوە تەفاسیلێکی دیکەیە کۆدەنجی بڕێت نەک ئێمە بڵێن وەڵ ئەگەر مالیکی ببێتەوە بەسەر وەزیران ئێمە سەر بەخۆی ڕادەگەین ئەمە ناکرێت ئەمە بەڕاستی ئەمە لێدوانێکی سیاسی نییە بەهەرحاڵ ئەگەر بڕیاریش لەگەڵ عێراق بژین بێکەوە لەمە دووە با ئێمە سیغەیەکی نوێ بدۆزینەوە بۆ بێکەوە ژیان بۆ ئەوەی لەگەڵ عێراق بێکەوە بژین ڕەنگە قسەی دیکە زۆر هەبێ بەڵام با کاتی خەڵکی کەنەگرم زۆر سپاس دەستان خۆش مامۆستا سەلیم کوی بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی زۆرمەیە بۆ جەنابی مامۆستا و پیرۆزبایش لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەم بەڕاستی ئەو دیدارە تا زۆر بێ باشترە و بە تایبەتی لایەنەکانی کە و لایەنی دەسەڵات لەگەڵ چینی ڕۆشنبیر و کەسایەتیەکان پێم وایە سوود هەم بە حیزبەکەش دەگەێنێ و هەم بە ئەم دەسەڵات و وەرزەی هەرێمی کوردستانیش دەگەێنێ دیارە ئەوەی کە بەسەر لایەنەکانی شادێ مامۆستا زۆر ئاماژەی پێکرد کە ڕەخنەوگلەیی ئەم پێم وایە بەشێکە ڕنگدانەوەی ڕەخنەوگلەی خەڵکە یعنی بە ناچاری ئەتو دەبێ لە ئەعلامەکان باسی کەی وەوەی ئەم ڕۆژ باسی نەکەین دیارە لە دەروی خۆمان پێمان دەگوترێتەوە باز دەکرێت قسەکان ناخۆشە بەڵام وەزعی هەرێمیش وەکو دەڵێ لا يحسد عليه ئەحەد یعنی وەزعێکی زۆر خراپە و ماڵی کوردیش وێرانە بەو شێوەی کە مؤسساتی نەماوە ئاستی بەرپرسیارەتیە کۆیەکێ خەڵک ڕووی تێکە لی پێچێتەوە ئەوانە نەماوە من پێم وایە لەو مەرحەلەی ئێستا هەم جەنابی مامۆستا بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ کە ئەگەر قبول بێ خەتایەکانیش دابشکە هەر قبولە یعنی ئێمە وەکو دەڵێ هەموو لایەنەکان لی بەرپرسیارین بەڵام بەرپرسیارەتەکە ئەگەر بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ بەڵام دیاری بکرێ کە بەرپرسیارەتەکەی ئێمە خەتایەکەی ئێمە یان هەر لایەنێک چەندە ئەوکەی کەش چەندە پێم وایە خەتای گەورە لەسەرەوەی کە ئەو وەزعی هەرێمی کوردستانی زۆرتر بەملەوەیە و ئەو زیاتر لی بەرپرسیارەوە دیارە ڕنگدانەوەی وەکو دکتۆریش باسی کرد قسەکان کاریگەری بە سلبی و ئیجابی لەسەر هەرێمی کوردستان ئەوە ڕنگ دەداتەوە ئەگەنا تو ئەوانت بەدەست نەبێت و بتانی چ بکەی یعنی بۆی ئێمە ئەگەر لەوەی کە ڕەخنەشمان لێ دەگیرێ ئامادەین وەکو بڵێ باجەکەی بدەین
بەڵام ناکرێ هەر ئەوها بەدەمیەوە بڕۆین وەزی هەرێم دانیشتەکان بە نەوعێک بڕوە کە هەموو کەس هەستەکاوە لە بەرژەوەندی حیزبایە و بەڵام لە بەرژەوەندی خەڵکو و هەرێمی کوردستانان نییە. ئەم پێم وایە ئەوە تەرح بۆ جەنابەت ئەگەر بکرێ ینی ئەمەی ئێستا بە ئانیەک جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکرێت چکە هەڵبژاردن لە بەردەمی هەڵبژاردن دای ناکرێت بەو شێوە بڕات چکە گەر هەتا وەزا وها بڕۆ هەڵبژاردنیش تاخیرتر دەبێت و بشکرێ ئێمە میکانیزمێک بۆ داهاتوو کاک دکتۆر باسی کرد بۆ داهاتوو ئێمە میکانیزمێکمان هەبێ هەموو لەسەری متتەفیق بین کە چیکە نە وڵاتەمە ئێستا متتەفیقین لەسەرەوەکە ئەوها بەڕێوە ناچێ بەڵام بۆ داهاتوو باوانە بێ ئاستێکی وەکو بڵێ نیشتیمانی لەم هەرێمی کوردستانەکە ومان تیای بەشدارین و پێوەرەکانیش دیارە پێوەری هەڵبژاردن بێ و من لە داهاتووە عێراق هەنگاوی باشی ناوە بۆ سیستەمی بە ئەلیکترۆکردنی هەڵبژاردنیش دەکرێت ئەمە لەو تەنگژانە نەجاتمان بێ بەڵام ناشکرێ حیزب بۆ شێوە پێی وابێ هیچ شتەکان لە دەست وی دەرنەچێ و بەش ئەو بەشی خەڵک بدا و خەیرانەکان ئەگەر خەیران دروست بوو دابەش بێ بەڵام وەزی هەرێمی ژێستا کە دەبینین ئاوایە ئەم پێم وایە وەزێکی خراپ بەسەر هەمومان نادێ ینی بەشێکە بەس وەکو ناوچەکانی کە وەکو سووریا وڵاتەکانی کە بەس هیجرەتمان نەکردووە گەنا قات و قڕی و نەبوونی و بێکارەبایی و خزمەت گوزاری و ئەم جادو ئیداری و ڕنگدانەوەکانی کە و ڕق و چینە وای لەوە کردووەنەوەی داهاتوو بەڕاستی هیچ دڵی بێرە خۆشنەوە و جەنابی مامۆستاش باسی کرد ئەم پێم وایە ئەوە دەکرێت چارەسەرێک بێەوە جەنابیشت کە ئەموو لایەنەکانیش لەسەرەوە و حیکمەتی جەنابەت متتەفیقن کە با تا و حەدەش بە قسە بکەن کە پرۆژەیەکە بێ و کاک دکتۆریش باسی کرد پرۆژەیەکە بێت دیدی جەنابەت یان یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ چارەسەر لە ماوەی چەند ڕۆژێکی داهاتووە ئیعلام کرد بزانین چێ تەیدی دەکا و چێش پێچەوانەیتی بۆ ئەوەی کە بەرژەوەندی تێک نچێت وەسەلام عەلەیکوم. جەنابی دکتۆر موسا زۆر سپاس دەستپێکێدا پیرۆزبایەت خۆ پێشکەش دەکەم ji بۆ یەکگرتوی و جەنابێکێک سەلاحبادین ji بۆ vê münasebeta damezira hem damezirandina yekgirtî her wisa spasiyawat kem ji bo ku em dawet kirîne vê münasebetê. Swazim Kurtî çend tişta bêjim rastî her wekî berêza hemiya îşaret pêkê bi şeklê cuda qeyranên Kurdistanê roj bi rojê mazintir û aloztir dibin. Berî sê sala du qeyran hebûn teqrîben. Yekî qeyrana civecekirina madê 140 bû gel Bexdayê qeyranek derekî bû ya dijî qeyrana gendeliyê bû. Lê di va sê salê borî da eke mirov piçekê bordî lê binerît ew qeyranê bîne 14 teqrîben. û roj bo rojê ev qeyrane zêde dibin. Paşê qeyrana serokatiyê hat. Nêkirina serokatiyê çareser nebû. Paşê qeyrana di gel Bexdayê ya aborî çêbû ew jî çareser nebû. Qeyrana Daişê hat şerê Daişê ew jî berdewam e. Qeyrana Perleman serzêde bû ya hikûmetê serzêde bû. Paşê heşda şeعبî neheya hatî mirov lê dinêrîtin. Qeyrana Bexdayê rengêt nû girtin hem siyasî hem aborî hem şeklê din. û pirsa serbixwebûna Kurdistanê vêgavê ew jî qeyraneke taybetî ye. Gerçi hemî pêk vegirê dayne. Qeyranek dîtir erebkirina Kurdistanê hat rêda. Vêgavê ev robarkem bihîz gotî dora 2 milyon koçber yê Kurdistanê. Ew koçber erdê kirin, aqarat kirin, cihd kirin, nazivir neve qismekî şiva. Piştî 20 salî, 3 salî herek ailek nehde zaroka çêtket, piştî 3 salî dî, 40 salî dî mumkin e qeyranên meste ji verê jî derkevin. Lazim em heqîqeten em tarîxê wekî ev rûsibe nebînin. Wekî 20 salî, 40 salî, 500 salî lê binêrin. Ew jî derkete Îranê. û qeyrana ji hemiya xirabtir jî qeyrana bêbaweriyê ye. Milletê Kurd bawerî bi siyasetê nemaye, bawerî bi edaletê nemaye yanî mehkema û hukmê. û bes baweriya û tiştekî başê may ya asayişê may çunkî asayişa Kurdistanê tête parastin. Ji vê zêdetî û pêşmergê.
جوێ دەداتر باوەریا کووردا زێدە نەمایە تشتێ دیتر ئەو ژی تەهلیکەکە مازنەش بۆ ملەتێکێک و باوەریا و ڕێڤەبەرێت و پارتیە توێ سیاسی و سیستەمی عەدالەتێ نەمینێتن ئەس vê wekî qeyraneka maka qeyrana dibînim wekî maka qeyrana dayîka qeyrana dibînim gele muhim e qeyrana îdîtirê ya tirê da ew jî belkî hêj xirabtir bîtin hilbijartin cenabê Kekselah Bahadîn jî îşaret pê kir hilbijartin nêzik bûne vêca ji vê hilbijartinê kadê çi qeyranê dî derkevin vêca ji bo vêrê bawer dikem metodê dikevin yanî evêdiyê dikevin ev 3-4 sala diyar bû ku hevhatin çê nebû pêwîst e şeklekî nû eqliyeteka nû giftûgû bête kirinê eftiyeka giftûgû çi ye ser esasê ne galib û ne meglûb her tarafek pişekê tewîzê bidete ve her tarafekî şeriyeteka xwe ye heye xelkê Kurd dengê xwe dayine her kesê mana we ye kes nikare şeriyeta kesê heta hilbijartina bêtin red biketin ji bo wêrê ji bo şeriyeta her kesê kêm zêde ya hey pêwîst e ser esasê ne galib û ne meglûb tewafukek bête kirin ne muweqet heta hilbijartinê ew jî cî rola hewa partiyên siyasî ne hindî çawa wê tewafukê çêkin ekeşmer rewşenbîra bête xwastin gotname jî dê hebîtin em ji wekî bizava aştiyana xwayî jî wekî serokê vê bizavê ser vê babetê gelek eleqedarîn gelek serdxebitîn û bi hêviya sevkeftinê hêvî û carîtê spas bo vê dewet هێمن شێخانی سڵاوی خواتان لێبێ سەرەتا پیرۆزبایەکی گەرمتانێ دەکەم بە هیوام یەکگرتووی ئیسلامی جیاواز لە لایەنەکانی تر لەبەر ئەوەی پێش هەمومان لەو دنیا ئێوە خی گەورە لەوانەیە لە پێچینەوە لەگەڵ ئێوە بکە چونکە ئێوە پەیامێکتان لایە چۆن خی گەورە داوای یەکسانی و تەبایی دەکا ئێوە ئەو پەیامە پێتان وایە تەنها لەسەر شانی ئێوەیە قبولمانە ئێوە بە ئێمەی بسپێرن و ئێمە جێگرین ئێمە بەو ڕێبازە و خەباتە شانازی دەکەین بەڵام کەم و کوڕی دەبینین ساڵانی ڕابردوو دنیای کەم و کوڕیمان بینیوە ئەم لە ئێوە یەکگرتووی ئیسلامی و هەم لە لایەنە سیاسەکانی تریش بۆیە پێویستە هەنگاوی جددی بنین بۆ داهاتوو ناتاشا ئایزڕۆ دەڵێ لە هەر وڵاتێک ئەگەر دەستا و دەستکردنی دەسەڵات نەبوو ئەوە باشترین پێناسێ بۆ ئەو وڵاتە کە دیکتاتۆرە تەبان ئێمە یان ئەوە تا لە سیستەمەکەی ئێمە دیکتاتۆری لیبرالیزمە یان ئەوە تا سیستەمێکی دیموکراسی نالیبرالیزمە کەواتە ئێمە پێشەمو شتێ داوا لە بەڕێستان دەکەین کە کاری جدی بکەن بۆ ئەو شێوەیە بانگێشەیە کە باسی دیموکراسی دەکەین چونکە دیموکراسیەت تەنها وەکو مامۆستای بەڕێز باسی کرد بە هەڵبژاردن چارەسەر نابێ پێویستە یەکسانی هەبی تەبایی هەبی یەکتر قبولکردن هەبی قبولمان بێ ڕای جیاواز هەبی کە ئەوانە هەمووی بوونی هەبوو ئەو وەختە دەتوانین لەسەر یەک سفرەی سیاسی کۆ ببینەوە ئەمە لەلایەک لەلایەشتر پێم خۆش بوو جەنابەت بدوێ لەسەر دەوڵەتی کوردی بۆچی بێدەنگن وەکو یەکگرتووی ئیسلامی ئایا کاتێکی گونجاوە ئایا ئەگەر پایەکانی دەوڵەتی کوردیش تەواوە دروستە ئایا زمینە سازی کراوە ئێمە زۆر نمونە بە باشووری سوودان دەینینەوە لە باشووری سوودان لە 2011 دانیشتوانی ئەم وڵاتە دەنجیاندا بەسەر بەخۆی لە لای ئێمە لە 2598 دەنجم بە سربەخۆیدا بەڵام بەرپرسانی ئەو کات هەرگیێشیان لێ نەگرتن لە سوودان جیان لێگرتن و ڕاستەوخۆ دەوڵەتیان ڕاگەاند و ئۆباماش پیرۆزبایی و پشتیوانیشی لێکردن بەڵام ئایا ئەوان زمینە سازیان کردبوو پایەکانیان تەواو بوو بەڵام زمینە سازی کرابوو نەخێر لەبەرەوەی دوای 2 ساڵ حکمڕانی وڵاتەکەیان لەبەر ململانەی ئەو دوو دەسەڵاتەی کە حکمڕانی وڵاتەکەیان دەکرد یەک سەرۆک و یەک جێگەر شەڕی نەگەیشتە ئەو قەنەعەتێک کە بەیەکەوە کار بکەن و لە ئێستاشدا و ئەو کات و لە ئێستاشدا ناکۆچی لە نێوانیان دروست بوو تا شەڕی خوێناویشی لەکەوتێتەوە ئایا داهاتووی گەلی کورد بەم شێوەیە بەو دوو ئیدارەیە کە باسی دەکەن
دەتوانێت ئەوە زمینە سازەکەمانە بۆ دەوڵەتی کوردی و شتێکی تر لەسەر هاوسەنجی ئێوە لە پەرلەمانی کوردستان بدایەتی وانیشانتاندا کە پەرلەمانتار ئازادە چۆن بیر دەکاتەوە ئەو بوون بە دوو بەشەوە ئێمەش قەنەعەتمان کرد باشە بەڵام ئایا ئێستا بۆمان دەرکەوت برادرانی ئێوە و جەنابیشتان باسیەوە دەکەن هاوسەنجیمان پاراست من دەستخۆشیتان لە یەکەم هاوسەنجی پاراستن لە پەرلەمان پێم وایە کاردانەوەی خراپی دەبوو ئەگەر ئەو هاوسەنجەتان نەپاراست بواە بەڵام گرنگە لەلایەن چلایەنێک بەڕوونی دیارە چێ کاردانەوەی خراپی دەبوو بەڵام ئەوەی گرینگە ئایا هاوسەنجی لە ناو هێزە سیاسەکان ماوە ئەی بوو هەڵوێستی جوامێرانە نالوێنن هاوسەنجی لە نێوان هێزە سیاسەکان دروستکەنەوە بۆی بڕیاری تاگلایانە نەدرێ لە نێو حیزبەکان بۆ ئەوەی ئەگەر هاوسەنجی سیاسی لە نێوان لە گۆڕەپانی هەرێمی کوردستان دروست بێ پێم وایە هیچ لایەنێک ناتوانێت بڕیاری تاگلایانە بدا و لە داهاتوش دەتوانین وەکو برا بەیەکەوە کار بۆ دەوڵەتێکی کوردی بکەین ئینشاءالله. زۆر سپاس بۆ مامۆستا زۆر سپاس بۆ ئەم دیدارەوە پیرۆزبایی لە یادی 23 ساڵەی دامەزرانی یەکگرتووی ئیسلامی دەکەین وەڵام من چەند خاڵێکم هەیە ئەو برادرانە ئەو بەڕێزانە هەموو باسییان کرد لەسەر یەکگرتنەوەی هەر سێ حیزبی ئیسلامی بەڕێستان باسی یەکگرتنەوەتان کرد ئایا پێتان وایە یەکگرتنەوەی هەر سێ حیزبی ئیسلامی دەکرێتە ئامانجێکی سەرکەوتن بۆ گەلی کورد یەک دووش یەکگرتنەوەی هەر سێ حیزبی ئیسلامی ئایا پێش هەڵبژاردن یەک دەگرتەوە یان پاش هەڵبژاردن ئەوە زۆر گرینگە دوو لەسەر بەشداریکردنی هەر پێنج لایانی حیزبی سیاسی کە بەشدار بن لە حکوومەتی بنکەفراوان بەڕێستان ئاماژەتان بەوەی کردکەوە هەر کەس و بەشدارە لەو دەسەڵاتێکەوە بەری کەوتۆ لەو نەهامەتێ بەسەر هەرێمی کوردستان داتوە من پێم وایە ئەو سێ حیزبە بەڕێزێک ئەو سێ حیزبە ئۆپۆزیسیۆنێک کە بەشدار بوون لە حکوومەتی بنکەفراوان پێم وانی ئەوانە بەشدار بن لەوەی کە لە داهات و قوتی خەڵکیان کەوا بڕیوە پێم وایە بەس یەکێتی و پارتیا لەسەر کاراکردنەوەی پەرلەمان ئێمە دەبا هاوشێوەی بەغدا سەیری بەغدا بکەین کە چەندەها مەزهەب و چەندەها قەومیەتی تێدایە تەماشا دەکەین عەرەب و کورد و تورکمانیش تێدایە پەرلەمانێکی زۆر کارە و ئەکتیڤە و بەڵام پەرلەمانی کوردستان بەس کوردی تێدایە و برا تورکمانەکانیش تێدایە و مەسیحیەکانیش تێدایە ئەوجە پەرلەمانی کوردستان نزیکەی 2 ساڵە لە کار کەوتووە بەڕاستی ئەوە پێم وایە شتێکی زۆر خراپ و ڕنگدانەوەی خراپیشی دەبێتن لە دەرەوەی وڵات و لەسەر هەڵبژاردن ئایا بەڕێستان چیتان هەیە بۆ خەڵک یعنی ئەو پێنج حیزبە سیاسیە بە تایبەتی یەکێتی و پارتی قەقوتی هاوڵاتی و داهاتی خەڵکتان هەموو قۆڕخ کردووە و ملەتتان بەو شێوەی دەستەمۆ کردووە و ئایا چ بە خەڵک دەڵێن لۆ داهات و لۆ هەڵبژاردن پێم وایە خەڵک خۆی یەکلای کردووە دەبی ئەو حیزبانە یان ئەوانەی کە قوتی هاوڵاتیان بڕیوە و کە ئێستا نیوموچە و ڕوبعەموچە دەدەنە خەڵک دەبێ لە کاتی هەڵبژاردنەکان مەعاسەبە و مەحکەمەیان بکەن زۆر سپاس. بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا پیرۆزبایی گرمتان لێ دەکەین بە ساڵیادی ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی و هەروەها دەستخۆشیش لە بەڕێز مامۆستا سلاحەدین دەکەین کەوە وەکو سەرکردەیەکی توانێتی زیاتر گوێگر بێنە قسەکەر ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر ئیجابیە بۆ بەڕێزیان لە کۆبوونەوەی تایبەت و گشتی خۆمان دیومانە سوپاسی دەکەین. تێبینیم هەیە بەڕاستی من لەسەر ئەو کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت خۆ بەڕاستی پێم وایەوە هەڵەیەشی دەستەواژەی ڕێزمانی زۆر گەورەیە بەڵام هەڵە سیاسەکەی زۆر گەورەترە کاراکردنەوەی پەرلەمان ئەسڵم پەرلەمان هەر خۆی کارە نەبووە لەبەرەوەی پەرلەمان سێ ئەرشی سەرەکی و ئەساسی هەیە تەشریع و مراقەبە و دواداچوون و تەصدیقکردنی بودجە طبعا لە تەشریع بەڕاستی هەندێک تەشریعی هەزیل و هەندێک تەشریعکەوە زەرەرینەوە بۆ پەس ئەوانە دەرچووە بەڵام ئەو تەشریعی کەوا گرنگیش بووە نەیتوانێت چاودێری بکە و چاودێری جێبەجێکردنەکانی بکە هەروەها چاودێریش نەتوانی بکە هەتا ئێستا نەک وەزیر نەک ڕاوێژکارێک نەک مدیر عامێک بۆ مدیر شوعبێکی ناوەزارەتیشی پێتوانین محاسبە بکە یعنی ئەوە چی پەرلەمانێکە ئەسڵەن باسی کاراکردنەوە نەکرێ بڵێ هەوڵ درێ کارا بکرێ پەرلەمان ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەلای من حکوومەتیش
بڕاستی ڕێزم لەگەڵ ئەو کەسانێکوانەوە حکومەت نییە چکە حکومەت نەهێزی لە دەستە نەدەسەڵاتی لە دەستە هەمومان لە بیرمانە پێش ئەو کابینەیە کاک دکتۆر بەرهەم سەرۆکی حکومەت بوو ژوورەکەی خۆشیان نەدابێ ئەوە چ ڕێز حکومەتێکە ئێستا لەو کابینە وەزیرمان هەیە ناتوانی ناو وەزارەتێکی خۆی قەراری بڕوە یعنی ئێمە بەڕاستی یەک لە داوای هۆڵێکمان کرد لەگەڵ وەزیر یەکلاب بووە دو ڕۆژی دواتر وڵا تەلەفۆنیان کە وتیان ناتوانین هۆڵەکەتان بدەین لەبەر مدیر ئیدارەکە حیزبیە نەیداوە وەزیریش فەقیرە هیچ پێ نەکرا یعنی ئەوە وەزیر بۆیە دەڵێم حکوومەت پەرلەمان ئەوانە بەڕاستی دەستەواژەنە تەنها خەڵکی عەوامی پێ هەڵ دەخەڵەتێ گۆڕانکاری ئەساسی و سەرەکی بریتە لە دەرکردنی هێز لە ناو دوو حزبە دەستی ئەو دوو حزبەی دەرکردنی پارە داهات و خەرجی لە دەستی ئەو دوو حزبە هەروەها دەرکردنی ئەو دەسەڵاتانەی یعنی مدیر ناحیەیە قایم قامە ئەوانە چی علاقەی بە حزبدایە مختارێکە بوویتە جاسوس لەسەر خەڵکی ئەوە چی علاقەی بە حزبدایە مدیری قوتابخانەیەکە هەموو حزبینە عەمیدە سەرۆکی زانکۆیە ئەسڵەنگە حزب لێ ڕازی نەبی هەر ناتوانێت دابدرێ زۆر بێزگە لە ناو حزب لە ناو خودی حزبەکەش کوتلە کوتلەکاری هەیە ناوچەگەرێتی هەیە ئێستا هەر بە خۆتان یانی تەمەشاکەن ئەو سێ حزبێکەوە داوای ئەویان دەکردکەوە دەستی حزب ناو حکومەت دەربێ هەر بە خۆتان یعنی تەکریسی ئەو نەهجە خراپەیە چێتی پارتیدان کرد یعنی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن هەموو خەڵکی حزبی بوو ڕاوێژکار حزبی مدیر عام حزبی خەڵکی مۆزەف تەعینکردن دەبێ حزبی بی یعنی هەتا ئەو کەسانێکەوە تەعینش دەبێ حزبی بی یعنی کەواتە یەکێتی پارتی زۆر مەبدەئین سەرکەوتوون لە چاو ئێوە چکەوتانیان ئێوە بینە سەر مەبدەئی خۆیان ئێوە هەرچی مەبدە بوو لە قیستاندا بۆیە من داوا دەکەم بەڕاستی گۆڕانکاری ڕیشەیی لەو سێشتە دەکرێت دەرکردنی هێز پارە هەروەها دەسەڵاتەکان بریتە لە هەرچی بڕیاری دەسەڵاتی ئیداریە لە دەستیان دەربێت ئەوانە هەوڵدەن بکەنە خاڵی وەرسەرخانی گۆڕانکاری ڕیشەیی لە کوردستان نەک پەرلەمان کارە دەکرێت یان نا وەزیرێکم دەبیان نا سوپاسان سپاس مامەسا بۆ دیدارە وڵا ئەو دیدارانە گرنگە کە جەناب لە نزیکەوە گوێ لە ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسان دەگری بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە جەنابەت گوێ بگری و جێبەجێ نەکەی ینی بەڕاستی دوو دنیای زۆر جێبەجێ نەکەی چکە بەڕاستی دوو دنیای زۆر جیاوازە ئەگە قەیرانەکان لە وڵاتە و کاتە دەستی پێکرد کە سیاسەتمەدار و سەرکردەی سیاسی و حیزبەکان بە دوو فەیسبوک و ئیعلام و ڕۆژنامەنووسان کەوتن ینی ئەو کاتێ پەرلەمان تۆزە بەهای خۆی لە دەداکە هەرچی ڕۆژنامەنووس و هەرچی خەڵکی دیکەی کە لە چالاگوانی فەیسبوک و خرایەنە ئەو پەرلەمانە ینی پەرلەمان حەزبی خۆی لەو کاتە لە دەستدا کە ئەو خەڵکانە کە ئەزمموی سیاسیان نەبوو خرایە چونە ناو پەرلەمان بۆیە من پێشنیاز دەکەم بۆ جەنابەت ئەوە ناوە یەکتر ببینن بەڵام مەرج نییە جەنابەتەم ئەو قسانێک کە دەکرێت بەتایبەت ئەوی لە سلێمانی کە کرا بەشی زۆری ئەو ڕۆژنامەنووسانێکە لە شەڕ نەبوون شمشێران تیژە بەتایبەت کە بەشی زۆریان مەساڵحەکانی خۆیان تەئمین کردیە بۆیە جەنابتان هاندرن یان یەکگوتو هاندرن یەکگوتو بەقەدر دە کورسی بەرپرسیارەتی لە کوردستان بەدەستە ئیتر هەر چاوەڕوانێکی زیاتر لەو دە کورسیە پێم وایە هەڵەشی گەورە دەکرێت کە ئەرشی خۆتان گران دەکەن و کچی خۆتان بە قوربانی کوڕی خەڵکی دەکەن من ئەو تێبینێم هەیە کە پێم وایە دەکرێت ناو یەکتر ببینین و جێ لە یەکتر بگرین بەڵام مەرج نییە کە بەجێمان بکەین یان قسەی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیران بە ینی جێبەجێ بکرێت چکە بەڕاستی وڵات بە پێم وایە و هەروایە و قەنەعاتم وایە و بە کۆمیتی فەیسبوک بەڕێو ناسی من قسەکە هەر شک هەبێ ئەو خۆیان دەزانن حیزبی سیاسینە و بەرنامەی خۆیان هەیە و کۆنگریان کردووە و لە کۆنگرە کۆمەڵە استراتیژی خۆیان پسند کردووە بەڵام قیادەی سیاسی هەڵەیە بە دوای فەیسبوک و بە دوای ڕۆژنامەنووس بگەڕێت دوو دنیای زۆر جیاوازە کاکسەتیب زەوەر خۆی یەکێتی قسەی جوانی کرد باسی کرد کە هەژدە کورسیانینا چوار هەڵبژاردنە گۆڕان لە سلێمانی بردیتەوە کاکە لە 1963 بەڕێوبەر سێ بەڕێوبەریان دایتێ چوار هەڵبژاردنە دەباتەوە لە کوردستان حکومکردن و حکومڕانی پەیوەندی نییە بە کورسی دەنگدان و بە ڕێژەی دەنگەکان بەڵکو پەیوەندی هەیە بە بوعدەشی تاریخی بە بوعدەشی دابشبوونی ئیقلیمی پەیوەندی هەیە بە کۆمەڵێکشتی دیکەوە کە ڕەنگە ڕۆژنامەنووس سەریە دەرنەکە ئێستا ئەگەر ڕۆژنامەنووسێک بە دوای ینی سەرکردێشی سیاسی یا حیزبێکی سیاسی بە دوای فەیسبوک و ڕۆژنامەنووسکەی کەواتە وڵاتە ئەی بۆ ناو لە خۆنایە سەرکردەی سیاسی بۆ حیزب دروست دەکەی تۆ ژوەرە لە ڕێگەی من و کە ئەکاونتە و پەیجێک دروست بکە و هەرچی قسەی هەیە بەبێ مەسئولیت و
بەبێ هەموو شتێک فڕیدا سەر فەیسبوک من تەنها ئەو تێبینە هەموو سپاس نیاز خان سپاس کاک محمود سڵاو لە هەموو لایەک ساڵیادی ڕاگەاندنی یەکگرتووی ئیسلامی لە هەموو ئەو ئەندام و کادیرانی یەکگرتووی ئیسلامی پیرۆز بێت کە هێشتا بە میان ڕەوی بیر دەکەنەوە هێشتا لەگەڵ پرەنسیپەکان و جێبەجێکردنی مافەکانی مرۆڤن هێشتا لەگەڵ بنەماکانی دیموکراسی کۆکن بە کورتێکی ئەمێ بڵێ مامۆستا سەلاح الدین بەهائەدین و هیوادارم لە نەتیجەی کۆتایی ئەوەی کە قسە و پەیامت هەیە پێم بگاتە ئەوەیە کە گرتو چی پێ دەکرێت بۆ ئەم دۆخەی هەرێمی کوردستان و ئایا ئەو میکانیزمانی کە دەکرێت لە داهاتوو بگیرێنە بەر بەدەر لە میکانیزمە تەقلیدیانەی کە ڕۆژانە دەیبیستین دەیبینین چین لەلایەن یەکگرتووی ئیسلامیەوە خاڵێکی تر بۆ من گرنگە بیبیستم یەکگرتووی ئیسلامی دوای سووتاندنی بارەگاکانی لە دهۆک دوای شەهیدکردنی دکتۆر هوشیار چ زەمانەتێک بە ئەندامان و دەتوانێت و لە توانایدایە و هەوڵی بۆ دەدات بیدات بۆ ئەوەی ئەم ئەندام و لایەنگر و کادیرانەی یەکگرتووی ئیسلامی کە لێرە هەن بۆ بەڕێزانەی کە لە تەنیشتی تۆشن بەخۆشتەوە زەمانەتی ئەو بدەیت کە نەکوژرێن تیرۆر نەکرێن ئەمە بۆ من وەک هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان گرنگە بۆی پشک و ڕۆڵی ئێوە بزانم لە داهاتوو و کاریگەریتان بزانم لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان چەندە پارێزراو دەبێت لە چوارچەوەی ململانی سیاسیەکان خاڵێکی تر پارتی یەکێتی هەمیشە وەک دوو لایەنی بەرپرسیاری سەرەکی تۆمەتبار و تاوانبارەکرێن ئەمە لە ڕوانگەی حزبی سیاسیەکان بەگشتی جگەلەوەی کە خۆم ڕوانگەی تایبەتی خۆم هەیە بەڵام پرسیارەکە بۆ بەڕێزت ئەوەیە بۆچی مامۆستا سەلاح الدین بەهائەدین مامۆستا عەلی باپیر کاک نەوشیروان مستەفا بەیەکەوە کۆنابنەوە بۆ ئێوە نابینین پرسیارەکە ئەوەیە ئەی ئەم هێزە سیاسیانەی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون و هێشتا بەشێکن لە دەسەڵات و بەشێکی گرنگیشن چونکە وەزارەتان هەیە پێگەتان هەیە پۆستان هەیە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە بۆ کۆنابنەوە کێ بربەستە لە بەردەم ئەم کۆبوونەوەنە ڕای هاوبەشی ئێوە لە دەرەوەی ئەو قسانەی کە بەردەوام دەیبیستین بریتین لە چی و خاڵێکی تر بۆ من گرنگە چ زەمانەتێکتان هەیە یا هەوڵ دەدەن یا کار دەکەن دوای ئەوەی کە دکتۆر ڕعدیش باسی کرد کە کاتی خۆی ئەمە زۆر کارمان کرد بۆ ئەوەی ئەو میکانیزمە تەقلیدیە کە بەڕێکەوتنامەی استراتیژی کاتی خۆی پارتی یەکێتی هەرێمی کوردستان و پۆستەکانیان لەسەر لە بنەما لەسەر بەش کردبوو و ئەندامە بەڕێزانی کە لێرن لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان و لە ئێرەش ئاگداری ئەوەن کە چۆن کۆمیسیۆن جارێکتر بەش کرایە کەواتە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ئەم قۆناغە تەقلیدیە سیاسیە نامرۆیانە تێپەڕێنن کە ئێوە بەردەوام ڕخنتان لەبارەیەوە هەیە بۆی کە بۆ تەمای ئەوەی کە گەندەڵی بۆ هەرێمی کوردستان بێنێت نەهامەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنێت من دووبارە بە هیوای ئەوەم کە یەکگرتووی ئیسلامی ڕۆڵێکی لەوە کاراتر ببینێت یەکگرتووی ئیسلامی بەڕاستی ڕێزم هەیە بۆ تەواوی دانیشتوان لێرە بۆ خودی مامۆساش کە بەردەوام زمانێکی میانڕە و زمانێکی نەرمونیانی هەیە کە پێم وابێ ئەو زمانە سەرکەوتوترە لە هەر گفتوگۆیەکی تر بەڵام بەڕاستی مجاملەی سیاسی بۆی ئینسان بگاتە حاڵەت و نەتیجەیەک کە چارەسەری پێوە بێت ئەبێ لەم دۆخە قۆناغی مجاملەی سیاسی تێپەڕێنێت پێم وابێت بەداخەوە بۆیە کۆبوونەوەکان هەمیشە بۆ کۆتاییان دێت دەستپێکی کۆبوونەوەکان پێکەنینی سەرکردەکانمان پیشانەدەن دواتریش بڕیارە گرژەکانیان زۆر سپاس هەر مامۆستایەک ئامادە بووە نامانە نووسیا سپاس بۆ هەموو بەڕێزان ئەوەی تێبینیان هەبوو هەمووی لە شوێنی خۆیان بوو پشگیریەکی لێ من لێرە ئەمێ بڵم خاڵی سەرەکی کە لە کوردستانەوە ئیمڕۆ هەیە نەبوونی متمانە نەماوە نە لە بینی خەڵک و دەسەڵاتە نە لە ناو حیزبەکانە نە حزب لەگەڵ حیزبە ئەمانە بۆ بە ئەوە خاڵێکی سەرەکیە اینجا ئەم متمانەیە چۆن دروست دەکرێتەوە حزبێک لەگەڵ جەماوەرەکەی خۆیان متمانەی کەم کردوێتەوە چونکە نەبوونی شەفافیت لەگەڵ یەکە بەڕاستەگۆ لەگەڵ یەکە لەعانێکە کە ئەوەی کە لە بینی هەشتی دەوە بۆ دوانزەیدا کە ئەوە دروست بوو کە پارتی دیموکراتی کوردستان قەراریە کە پەرلەمان سەرۆکی پەرلەمانێتە ناو هەولێرەوە و وەزیرەکان دەرکرا هیچ دنگ و توژێ نەکرا بەرامبەر پارتی لەو ڕۆژە تر تەواو یعنی پڕێکی پەپولەشیان تێ نەگرتن بۆ ئەمە دەستێکی لە دوا بوو دوای ئەوە ئەم چوار حیزبەی کە ئەو بەرنامەیان هەبوو گەیانینە ئەم ڕۆژە بۆ یەک ڕۆژ لە ناو هەولێرە یان لە سلێمانی و هەر چوار حیزبەکە ئەڵێم یەک مزاهرەی
ئاشتیانیان نەکرد ڕازی نەبوونی خۆیان دەرکەن بۆ ئەم بڕیارە بۆ هەمووی ئەمە سوالە و ئەکرێت ئیمڕۆ لە کوردستان خەڵکی نیشتیمانی هەیە خەڵکێکە خۆشەویستی خاک و خەڵکی لا هەیە بەڵام ئەو کەسانە پەراوێز کراون دەسەڵاتی نە پەرلەمان ماوە نە حکوومەت ماوە دەسەڵاتی حیزبێ با ڕاستەکەی بڵین حیزبەکانیش ئەگەر سەیریان بکەیت پارتی بەزیرەکانە ئەوانی مەشغوڵ کردووە بە ئیشی ناوخۆ لەگەڵێ کارێک نین باڵباڵێنی دروست کردووە دروست کراوە خۆن ئاڵم پارتی کردوێتی لە ناو خۆیانیشا هەیە دەوڵەتە ئەقلیمەکان دەستیان هەیە بەڵام خۆیان خەریکی سیاسەتی دەوڵەتین ئەوەش گرنگە ئیمڕۆ کە هەموو سەرۆکی بەرپرسیان دنیایەن سەرۆک کاک مەسعود دەبینن وەکو سەرۆکی هەرێمی کوردستان و اعترافی پێکەن ئایا اعترافە لەبەر شەڕی داعشە دوای ئەوە جەختی دیموکراسیە دەخەنن سەر حزبیان نازانم بەڵام لێرە ئێمە بێ بیرکەینەوە لە نۆک و هەر انتخابات و ئایا گفتوگۆ بکرێ و ماڕێک ریزی ماڵی کورد بنەمایە کە بۆ هەموو هەنگاوێکە بینی ئەینێن ئەگەر سربەخۆیی بێ ئەگەر بۆ انتخاباتی داهاتوو بێ بەڵام ئەو یەک ریزیە چۆن کاری بۆ ئەکەن چۆن هەنگاوی بۆ ئەنێن ئیمڕۆ مەترسی زۆر هەیە وەکو هەندێک برادرانیش بەحسیان کرد لەسەر کوردستان ئێمە ئەبێ گفتوگۆی جگەل لە ناوخۆ ئەبێ ئێمە لەگەڵ بەغا هەمان بێت لەگەڵ دەوڵە ئەقلیمەکانە هەمان بێت و چی دەوڵەتی ئێستا ئەمریکا ڕئیسی تازە هەیە ڕۆڵی منتیقەکە هەمووی ئەگۆڕێت ئایا ئێمە لەم معادلە ئەقلیمیانە ئێمە چۆن خۆمان بدۆزینەوە چ بەرنامەیەکمان هەیە ئێمە هەر لە ترسی ئەوە ترسین داعش تەواو حەجی شعبی ئێمە شەڕی حەجی شعبیمان هەیە کاکە ناخۆەکەی خۆمان خەتەرترە وەک لە شەڕی داعش و شەڕی حەجی شعبی ئەو پێشمەرگە قارەمانانە کە ئیمڕۆ جیهانی بە ئێمە ناسیوە ئەوان لە چ بەرەیەکە بن دوایی ئەوە ڕۆژەکەیە حەزەکەم مامۆستا ئەم تێبینیانە ئەم بیرروچۆنە چی ئەکرێت چۆن بتوانین ئەم هەنگاوانە متمانە دروستکەینەوە کە لای من ئەساسی هەموو جونگەکانە ئەو متمانەنە چ لە ناو حیزبەکانە بێت چ لەگەڵ یەکا بن اینجا چکە لەگەڵ خەڵکو و حکوومەتە بێ زۆر سپاس عبد الله شريف سەرەتا سڵاو لە هەموو لایەک واس دەستخۆش لە جنابی مامۆستاکەن لەوە هەنگاوی ئیجابیە قەتەن هەنگاوێکی ئیجابیە ئەو جۆرە گفتوگانە هیوادارین بەردەوام بێت و ساڵیادی دامەزراندنی گرتوشتان لێ پیرۆز دەکەین من پێش ملاحەزەکانم بڵێم دوو ڕەجام هەیە یا دوو تەمەنیم هەیە یەکەمیان هیوادارین یەکگرتوو ساڵی جارێک بەبیرینێتەوە لەگەڵ ڕۆشنبیران و خەڵکی ڕۆژنامە نووس و خەڵکی ڕۆشن فکر دابنیشێ بەڵکو ئەو هەنگاوانە هەنگاوی زوو بێ مامۆستا دەڵێ لەبەرچی پارتی و یەکێتی 20 ڕۆژ جارێک دادەنیشن 2 ڕۆژ جارێک دانیشن بالمقابل پێم وایە ئەو هەنگاوانەش ینی دانیشتن لەگە خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی ڕۆژنامە نووس یەکگرتوو کاراتر بکاتن و هەوڵ بداتن ساڵی جارێک نەبی بەڵکو ئەگەر ساڵی 12 جاربی باشترە ئەوە تەمەنی یەکەم تەمەنی دووەم لە ئامادەبوانی بەڕێز بەڕاستی دەستەڵاتی کوردی ئێمەی وا قەیراناوی کردووە هەموو هەوڵێکمان لە بۆ حەل لە بیر چووە هەموو ئەو بەڕێزانە سەردەچی تاریخی و سەردەچی تەحلیل و تەشخیص لە وەزعی کوردستان دەکەن دانیشتنی ئێمە لێرە باشتر وایە حلولمان چیە لەوە وەزع ئێمە هەمومان زیرە چین لە تەشخیص و لە تەحلیل لەبەرەوە ماشاء الله کوردستان زەماتی ئەوەندە زۆرە هەمووان بووین بە خەڵکی زۆر لێ هاتوو لە تەحلیلکردن و لە تەشخیص ئەوە خاڵێکی زۆر سلبیە یعنی ملاحەزەی ئامادەبوانی بەڕێز دەکەم لەگە ڕێزم لە هەموو ئەو بەڕێزەوە ئەو حەزانەی کە ملاحەزات خۆیان گوت بە حقیقەت تەرکیزکردن لەسەر حەل ئەوە خاڵێکی زۆر مهمە وئیلا ئەگەر بین باسی 25 ساڵەی حکومڕانی کوردی بکەین
والله هر يعني لو أنا صوت مجلد اللي يدرس بكوتايش نايت وناقينا حليش أو خالاني كلام جرينجا أوش ما مستاد جمال اللي بقدي يقرتو تسيبكا باشا برأيي من روشني هالويست يقرتو نقطة سلبية إيجابية لبو بارودوخي هرمي كردستان نياز خان باسي مجاملة سياسي كرت ديار مجاملة سياسي حتى حدك قناغة باشا لو قناعة كردن بقاعدة وحزبي يا بلانجراني وحزبي بلام كجيش تحدك أو مجاملة سياسية تأثير للشعبية البكابرة من شتيشي سلبية فزور جرينجا يقرتو بو مطلقين نالين يقرتو لبري خلقة يا لبري دستلاتا بلام هالبجاردني هالويستة روشنتر حتى استا خلق توشي دلراوشيب يقرتو أو مجاملة سياسية هتا چندريا دو گرنگیدان زیاتر یەکگرتو زیاتر گرنگ بەپرسنەوە کام بدا ڕاستە یەکگرتو لە کۆنگرەکانی خۆی باس لەسەر بەخۆی کوردستان و بەڵام ڕنگدانەوەی احتیمامی یەکگرتو بەپرسنەتەوەیەکان بەڕاستی وەکو پێویست لە ڕاگەاندنی یەکگرتو نابیندرێ ئەوەندەی وەزع و خوتبە و گوتاری ئاینی دەبیندرێ ئەوەی کە زاڵە بەسەر ڕاگەاندنی یەکگرتو ئەوەندە گرنگجیدان بە پرسەنەتەوەیەکان نابندرێ بە تایبەتی لەو بارودۆخەناسکەی کە ئەوڕۆ هەرێمی کوردستانی پێیا گوزار دەکا نقطەی سێمم دیدی یەکگرتو بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ئەوڕۆ هەیە لە هەرێم مامۆستا زۆر باش باسی قەیرانەکان دەکا بەڵام گرنگتر لە باسکردنی قەیرانەکان دیدی یەکگرتو بۆ چارەسەرکردنی قەیرانەکان چییە زۆر سپاس سپاس بۆ جەنابەت سپاس کە جارشکە با بڵین دەرفەتت پێدام لە ڕاستیدا ئێمە هەمومان دەزانین یەکگرتووی ئیسلامی تا ئێستا وەکو هێزێکی میانەڕۆ معتەدل بەڕاستی دەوری باشی بووە بە عەمەلی دەوری باشی بووە یعنی ڕزگارکردنی کوردستان لە هەندێک ساتی مێژووییدا لە گرفتی گەورە لە کێشەی گەورە ئەمە شانازیەکە بە بڕوای خۆم بۆ یەکگرتووی ئیسلامی میلەتەکەمان پێی دەزانێ ئەوە بەڕای خۆم ئەمە ڕەدیش نییە لەسەر هیچ برادێک ئەمە بە مجاملە حسێبەکرێکەوە مجاملەی ئەمی کردبێ یان ئەو بە بڕوای خۆم ئەمە لە مەسئولیەتی هەستکردن بە مەسئولیەتێکی تاریخیەوە هاتوو شتێکی دیکە ئەوەیە بەڕاستی ئێمە لە کۆبوونەوەی حزبە سیاسیەکاندا محوەر و محوەرکاری بە قازانجی خەڵکی کوردستان نییە ناکرێ هیچ هێزێکی سیاسی بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان لە گەمەی سیاسی بخرێتە دەرەوە ئەمە دکتۆر ئەحمەد وەرتی لێرەیە لە سەفەرێکمان بۆ پێکەوە بۆ ئەڵمانیا لە مەکۆی بزوتنەوەی گۆڕان هەمان قسەم کرد ئەمە بەو نەفەسە ئیش بکەین بە نەفەسێک ئیش بکەین بۆ پەراوێز خستن بۆ حەددانان بۆ تێکشکاندن بۆ تێکشاندنی هێزێکی سیاسی بە تایبەتی وەکو پارتی بە بڕوای خۆم ئەم جوولەیە ئەم حرەکەیە خسمەت نە بە ئێستا نە بە داهاتووی خەڵکی کوردستان دەکات ئێمە بۆیە من جارێش کەش وەکو نووسەر زۆرم پێخۆشە بەڕاستی یەکگرتووی ئیسلامی و لەسەر ئەو ڕۆڵە وەسەتی و ئیحتیدالیەی خۆی بەردەوام بێ و هەر ئەوەشی لێ چاوەڕوان دەکرێت